بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. سواسی خۆی گەورەکەین کە ئەمڕۆ 23 ڕەمەزانە و لە بەرنامەی سی گەوهەر و لە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ ئەم برازیز و خۆشەویستانە و میوانە بەڕێزەکان و براز و خۆشەویستم کاک دانیار جارێکی تر هاتینەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست تکا بەرنامەیەکی ئێوارانەی سی گەوهەرتان پێشکەش بکەین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەران و بیسەرانی ئاز و خۆشەویستمان. تاعات و ڕۆژوی هەموو لایەکتان قوڵ بێت ئینشاءالله لە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان داین لە خوای گەورە دەپاڕێنەوە کە ڕەحمەت و بەرەکەتی ئەم مانگە بڕژێ بەسەر هەموو لایەکتاندا و لەگەڵیشیدا لەم مانگە پیرۆزەدا داوای لە خوای باڵادەست دەکەین کە ڕەحممان پێ بکات و لە هەمومان خۆش بێت ئینشاءالله. ئازان خۆشەویستان، دوو بابەتمان بۆ ئامادەکردوون لە بەرنامەی سی گەوهەر لە بابەتی یەکەمماندا کاک شێخ باس لەوە دەکەین کە ئامادەیی خانمان، ئامادەیی خوشکان لە نێو مزگەوتەکان یاخود لە نێو شەوانی قەدردا گرنگە چۆن خانمان ئەم شەوانە زیندوو بکەنەوە، گرنگترین عیبادەتەکان چین و گرنگە ئەم شەوانە کاک شێخ بۆ هەموو تێکرای مسلمانان. بەڵام ئێمە بە تایبەتی تر بۆ خانمان گفتوگۆ دەکەین لەو بارەیەوە بزانین گرنگترین ڕێنمایەکان چین. زۆرێک لە خانمان گلەیی دەکەن کاتێ لە مزگەوت دێنەوە خوشکەکانمان یاخود دایکمان ڕۆشتبن تۆزێکە دەنگە دەنگێکی زۆر و کۆمەڵی شت پێویستە، بۆیە لەو تۆرێماندا باز لەوە دەکەین ئینشاءالله. تەمەن کاک دانیار یەکێک لە سەرنجە جوانەکان لە شەوانی قەدرەوەیە کە قەدر بە تایبەتی ئێمە تەمەنێکمان هەیە جنابتان نەگەشتوەوە عمرێ ئەو کاتە ئێمە هەشتاکانمان بیرە، نەوەدەکان هەر زۆر ینی ساڵی نەوەدەکان ئەوەڵی نەوەدەکانیش تقریبا هەشتاکانیش لێ قەدر بەم جۆرە نەبوو، بە تایبەتی ئافرەتان دەورێکی زۆر باڵایان نەبوو لە شەوەکانی قەدرا، ینی زۆر بەجوزئی لە ماڵەکانە ئەگەر شتێکە و بیا مزگەوت زۆر کەمتر ئافرەتی تیا بوو. بەڵام ئێستا ماشەڵڵا ینی مزگەوتەکان هەمووی وە ماڵەکان هەمووی وە هەندێ حتا ڕەنگە گلەیشمان هەبێت لەوەی کە مزگەوتەکان شوێنی زۆر باش تەرخان نییە هێشتا وافرەتان کاوەشەڵا باسیەکەین لەگەڵ مامۆستا بەدریا. خۆشبەختانە سپاس بۆ خۆ دوای ئەو ساڵانش کە باسی کرد چەندین باخوازی ئافرەت داتونەتە نێو مەیدانەکەەوە گرنگترین ڕێنماییەکان و گرنگترین بانگەوازەکان بۆ خانمان بە تایبەتی دەکەن کە لەو بارە دواتر گفتوگۆ دەکەین. کاکشێ بابەتێکی دیکەمانە تەندروستیەویش جۆرەکانی ڕۆن و زەیت و شێوازی بەکارێنان یانە بابەتێکی زۆر گرنگە کە پسپۆرێکی خۆراک گفتوگۆی لەسەر دەکەین و لەگەڵیدا کۆمەڵێک پرسیاری ئاراستە دەکەین سەبارەت بە جۆرەکانی ڕۆن، جۆرەکانی زەیت، شێوازی بەکارێنانیان، مانەوەیان ئەمانی کە هەن بە درێژی گفتوگۆ لەو بارە دەکەین کە لەنێو بازاڕەکاندا چەند جۆرێگەن و لەگەڵیشیدا باز لە ڕۆنی خۆمانەش دەکەین بێگومان و ژەر بۆ خۆی کاریگەری هەیە. هەرچەندە هەندێک پزیشکێک کاک شێخ ڕەتیەکەنەوەڵێ نابێت نابێت بخورێت و زیانی هەیە ڕۆنی خۆمانە نعمەتێکی گەورەیە خوا کاتی خۆشی و باوەپیرانمان چەند بەکاریان هێناوە اینجا حرەکە و جوڵی ئەوانیش لە شۆهی ڕاستی دەمانەوە شێبنەریمان باشتر شەزانەیەگە قسەی لەگەڵی شابکەین دوایی بزانینانی ڕۆنی خۆمانە بەکارێنێ بەکاری نایێنێ. سڵاوی خوا لێ بێ سەرچاو کاشەجان بخێر بن سەرچاو وەزت چۆن ئەمڕۆ؟ وەڵام باشن سپاس بەخوا باشبی چیت بۆ ئامادە کردوین؟ ئەمڕۆ مریشتێکی چیکیم ئامادە کردووە بەڵێ لەگەڵ بریانێکی قاوەی بەکاک لە گوێز و تەرتیباتەوە مخەبیلاتیشی بانجانیشمان هەیە و سوبێکی پەڵپینەشمان هەیە بە زەردی. لەگەڵ بەکارێنانی ڕۆن و زەیت تا چۆنی ینی چۆن چی بەکارێنی ڕۆنی خەز بۆ چی بەکارێنی زەیت زیاتر بۆ چی بەکارێنی؟ ڕاستە وەڵای من زیاتر زەیت بۆ شتی سورۆکردن بەکارێنم نە بۆ برنج بەکارێنم نە بۆ شلەش. ئێوە شێف ئەتوانن چاک و خراپەکەی یان کوالێتەکەی دەستنیشان بکەن؟ بەتەشید خۆی دیارە کاک دانیاری ئێستا زۆر جوان هەیە ئەبێ بە پیو لە دەمتا ها ئەمێت ینی لە دەمتا ئەبێت ئەمێت بەڵام زۆر ساتەنانە زەیتەکە شاتۆ ئەمێت باقەت زەیتی شاتۆ بۆ شێوەی ئەمێت. ئێستا من خۆم زیاتر کەرە بەکارێنم ڕۆنی کوردی لەگەڵ ڕۆنی تەکسانە زیاتر ئەوانە بەکارێنم خۆم لە مەڵامەکان کاک شێخ کاک شادفاڕۆ کوشمان لەگەڵا هەیە قورآن خوێنی خۆ بەخێر بێن بەخێر بێخوا بەخێرەتنی مامۆستا بەدریەش بکەین و دواتر دانیشین ئینشاءالله. بەڕێز مامۆستا بەدریە سوێلی میوانمانە سەبارەت بە ئامادەیی ئافرەتان لە شەوانی قەدردا گفتوگۆی لەگەڵ دەکەین، زانی گرنگترین ڕێنمایەکان چییە بۆ خوشکان بۆ دایکانمان
لە شەوانی قەدر و لەم دەشەوەی کە هەیە کە ئەگەر لە ماڵەوە بمێن یاخود لە نێو مزگەوتەکاندا بمێنەوە هەدە بەدرێ ئەگەر پێشوازی لێ بکەین. لێرە دانیشتم پرۆسەر وترەوە لێ دانیش سپاسانەکەی سەلامەت بن خوا بەخێر بێ سپاسانەکەم سەلام باسی کێوەمان کە لەگەڵ کاک دانیارە شەوەکانی قادر ماشەڵڵا ئێستا ئافرەتان بەشداریکی زۆر باشیان هەیە من هەشتاکانم زۆر باش بیرێت یعنی ژمارەیەکی کەم ئەگەر لە ماڵەکانە خەڵک ئافرەتانی تیا بوو بێت یان مزگەوتەکانەوە هەر نەبوو زۆر دەگمەن بوو حەزەکەم ماوەسە بەدریا گەریادەوەریەکی هەیە لە نەوەدەکانە لە ینی دوای نەوەدەکان کە ئافرەتان دەورێکی زۆر کز و لاوازیان هەبوو وردە وردە ئەم ینی دەور و ئەم کاریگەریە سەرکەوتووە چۆن بۆ کاتانەوە چاکاک شێوەڵا ئەگەر پێشوی ماوەسە دەست پێ بکە بە قوڕان خوێندن دەست پێ بگەین کەمێ بۆ دەست پێکەین ئینشاڵڵا گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا کاک شادیامە خێر بێ کەمێک قوڕانمان بۆ خوێن ئینشاڵڵا ئینشاڵڵا خوێن بەس چی سوورەتی خوێنوش بە دڵی خۆت چیت پێ باشە قوڕانەکەش لەبەردەم تا ئەگەر ویستت ئەتوانیانە لەبەرتە قوڕانەکە لەبەرمە بەس باش نەتێک نەچێگەم ئێتەوە قوڕانەکەی لەبەردەم قوڕانەکە بکەن یەکەم جا بە سوورەتێکی کەم دەست پێکەم دێ باش بە دڵی خۆ سەلەمەکە بە ئیسراحەتی خۆ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى يخوات السخوش بي خۆ تۆفیق بە کاکەشان مۆسەیان دووبارە بەخێر بێ ئێمە پرسیارەکەمان پێش قوڕان خوێندنەکە خست لە خزمەت وەڵام ئامادەیە بەنای خۆی بەخشنەی میهرەبان سڵاو و بەرەکەت و ڕەحمەت بۆ تەواوی بێنەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام دەستخۆشی بۆ جەنابتان خوای گەورە پاداشتی ئەرکوماندوو بووتان بداتەوە کەەوە چەند ڕۆژایە کە ئەلحەمدوللا بە ستایلێکی زۆر جوان داوایەکی زۆر جوانەکەن خوای گەورە لە خێری هەزار مانگی شەوە پیرۆزەکانی قەدر بێ بەشمان نەکا و جەنابیشتان ئینشاڵڵا بێ بەش نەبن وڵات طبعاً سەبارەت بە پیرۆزی شەوانی قەدر وەکو جەنابەت ئیشارەت پێدا لە سەردەمەکانی پێشوودا تاوەکو ئێستا فەرقێکی زۆری هەیە طبعاً من لە سەرەتای نەوەدەکانە خوای گەورە هیدایەتیام و هاتوومەتە ناو بازنەی ئیسلام ئەو کاتێک کە
چۆنەڵی دەستمان کرد بە زیندووکردنەوەی شەوانی قەدر هیچ چۆنەڵی ڕۆشنبیریەک و معلوماتێکی علمیمان نەبوو نەمانەزانی چۆن دەست پێ بکەین یەکێکە بواە بۆ نمونە تەوجیهمان کە تەوعیە و تەربیەمان کە ئەو مامۆستایی کە بەردەوام دوعای خێری بۆکەم و شەریکی هەموو هەنگاوەکانی هەنگاوە خەیرەکانم بێ بە قسەیەک بەردەوام ئێمەی هانەدا لە کاتی وەکو جەنابەت ئیشارەت بە سەردەمی هەشتاکان کرد لە کاتی سەردەمی ڕژێمی بەعسا کۆمەڵێک گەنجی لە دەوری خۆی کۆ کردبوویەوە کە ئەمنیەتی ئەو کاتە خۆتانەزان تەنانەت ئەگەر سەدان مەکتەبە بگەڕایتایە تامەزرۆ بووی کتێبێک دەستکەوتایە سوڕی فاتحە نامیلکەیە کە سوڕی فاتحای کردبێتەوە بە کوردی نەبوو بۆیە بەڕاستی کتێبی ئاینیش نەبوو کە یەکێک تەوعیەتکاوە تا دوایی بۆیە مامۆستا بەڕێزە ئەڵێ کۆمەڵێک گەنجم لە خۆم کۆ کردبوویەوە ئێوارانەچی لەسەر چنار شوشێکی بەتاڵی مەشروبماندانە بۆی ئەمنەکان حکومەتی بەعز و ئابزانێکی ترمان ئێمە لەو طەبەقەیەی بەڵام داوای خۆمان بەو ستایلا کرد و جاری وا هەبوو چوینە سەر گۆڕستانێک قورئانمان دائەنا وتار و تەوعیەوەمانەمانە کرد بەڵام کاتێک تەنانەت مراقبەی سەر گۆڕستانیشیانە کردویان تەسەورە کردێمە ئەم قورئانە بۆ ئەم خاوەن گۆڕە ئەخوێنی بۆیە لەو سەردەمانە قورس بووە بەڵام هەر تێکۆشان هەبووە بەشی خۆی داوە هەبووە تەوعیە هەبووە ئەوە بە جۆرێک لە جۆرەکان بەڵام من ئەو کاتێکی خۆی گەورە هیدایەتیان دەستمان کرد بە زیندووکردنەوەی شەوانی قەدر بە هاوکاری و مامۆستا بەڕێزانە قورس بوو تاسوق بووین شەوانی قەدر زوو بێت مانگی ڕەمەزانی پیرۆز زوو بێ کۆمەڵە کەسانێکی بۆ نمونە جاهیل و دوور لە دین بێنە ناو بازنەی ئیسلام تەمەنامانە کرد پرسەیەک ڕوو بدا پرسە ئەو کاتە پرسە 4-5 ڕۆژێک گەماوە لە ناو پرسەکەدا بەردەوام وتارمان هەبێ یعنی چۆنەڵی مەجارێکی زۆر باشی داوە بوو سوبحان الله لەگەڵ پرسەیەک ڕووی ئەدا بە بەردەوامی ئێمە نەمانەهێش ئەو کاتانە بە فیڕۆچێ شەو ڕۆژەکانی وتارماتیایە کەم پرسە هەبوو چەند کەسێک نێتە ناو بازنەی ئیسلام و خۆی گەورە هیدایەتی نەیات مانگی پیرۆزی ڕەمەزانیش دەرگایەکی زۆر ڕەحمەت و بەرەکەت بوو هەر کاتێک بۆ نمونە کە لە قیمەی گەنجی و لاییمان نابووی نەگەشتینە مانگی پیرۆزی ڕەمەزان چالاکیەکەمان چۆنەڵی زۆر پڕوچڕترە کردەوە نەک هەر دەشەوی ئەخیر بە بەردەوامی لە شەوانیش ئوسترەمان هەبوو دەرس و ئیتر زۆر چالاک و ئەکتیڤ بووینە و کاتە بەڵام لایەنی ئەمنیمان زۆر ئەوە نەبوو نالەبار بوو کاتێک بۆ نمونە شەوانی قەدرمان زیندووە کردەوە ئەبووە سەرگەورەیەک لەگەڵمانە بۆ شوێنێگەمە تازەلاو بووین ئەگەر لە ماڵێک کۆ ببووینەتەوە بۆ من لە مزگەوتێکە لە مزگەوتە جاریوا بوو ئەو قاف زۆر ڕێگەی نەدا مزگەوتەکان عەزل بوون ئێستا الحەمدوللا مزگەوتەکان ئاوەدان ئەو کاتە مزگەوتەکان عەزل بوون سەردانەوەکان معلومی جەناب تەمامەسا بۆیە ئەگەر کاتێک لە شوێنێک کۆ ببووینایەوە بێدار ببووینایە کۆمەڵی کەسمان ئەوە بکردایە ئەم ئاگادار کردایە بۆ زیندوو ڕاگرتنی ئەو شەوە قورس بوو هەم خەوفمان لەلایەنی ئەمنی هەبوو چەند جار هاتوون بابەتەکە ئیمانیەکان لێ تێکداوین شەوە قەدرەکان لێ هەڵوەشانوینەوە جاری بۆ مامۆستاکەیان قۆڵبەست کردووە و ئێمە بانگشتی شوێنی پەیوەندیدار کراوین ئەجا سەردەمیلاوی قورسە تۆ ڕوبەڕێ و حاڵەتانە ببیتەوە بۆیە بە بەردەوامی ئەبوایە جارێ دانوستانمان لەگەڵ کۆمەڵە تەمەندارە بکردا لەگەڵمانە حیمایە بن و لە دەرەوە چاودێر بن و چەند جار بنمونە حراسە دەگیرە هەتاوەکو وتاری فڵان مامۆستا تاوا بێ 4-5 کەس لە دەرەوە زۆر وشیار بێ ئاگادار بێ لایەنی ئەمنیمان سەلامەت بێ و هەتا دوای بۆیە بە قورسی هێنامان سوپاس بەخوای پەروەردگار ئەو قورسیە و ئەو دڵە ڕاوکێ و ئەو شەونخۆنیە و ئەو لایەنی نەبوونی ئەمنیەتە و ئەو هەموو قوربانی دانا ئەم ڕۆژە گەورەی پێ لەدایک بوو کە الحەمدوللا سەدان ئافرەتی داعیە و واعیەی پەروەردە کردووە سوپاس بەخوای سادەیان سنتەرمان هەیە کە شەوانە تایە بێدارن سەدان کەسی خواناسی قیامەت بیستی خواویستی خۆنەویست ماڵی خۆی مستەخەر کردو بۆ ختمی قورئان و بۆ بێداری شەوان الحەمدوللا مزگەوتەکان ئاوەدانن بەداخەوە ئەو کاتە ناڕەحەتێکی زۆر هەبوو بەڵام بەروبوومێکی زۆری هەبوو الحەمدوللا ئێستا سوپاس بەخوای گەورە وەزعەکە تۆزێک مولایمە ناڵین بە تەواوی بەڕەهایی ئەمدێت ئەوەی بە سوپاسی خواکەین لەسەری بۆیە یادگاری ئەو کاتەمان کە باسی یەکەم قورس بووە کە یەکێک لە شەوەکان من لە گەرمەی وتاردانە لە تەزەلاوی دابووم کە هێزێکی ئەمنی
چۆن هەڵی کوتایە سەرمان بارودۆخەکە قورس بوو من بۆ خۆم تازەلاو بووم ئەو گەنجانەی کە کۆم کردبوونە هاوتەمەنی خۆم بوون تەمەندارەکان لە دەرەوە چاو دێریانە کردین ینی بەم بێ ئەزمموی و کەم تەمەنی خۆم و نەمەزانی چۆن لایەنێکی نۆرمەڵ بۆ گەنجەکان دروستکەم بۆ سپاس بۆ خۆی پەروەردگار ئەو ڕۆژانە ئەم ڕۆژانەی دروست کرد و الحەمدلله سەبەربوومەکەی بینین یخوا دەست خۆش بێ مامۆستا بەدریا عیبادەتەکان چی ناینی پرۆزی ئیسلام چیە فەرمێت بۆ عیبادەت سەبارەت بە ئافرەتان و بە تایبەتی تر لەم دەشەوی کۆتایە پێویستە خانمان چۆن مامەڵە لەگەڵ ئەم شەوانەدا بکەن و چۆن عیبادەتەکانیان ئەنجام بدەن دەست خۆش بە کاکدانیار طبعاً سەبارەت مانگی پیرۆزی ڕەمەزان کولەن دەستکەوتە بردنەوەیە نەجاحە نەجات بوونە سەخیرەیە توێشووە ئینشاءالله بەدەستێنانی ڕزامەندی خوایە کۆمەڵک مژدەی زۆر زۆر لە ڕفێن هەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەر لە دەستپێکی مانگی پیرۆزی ڕەمەزانە معلومی جەنابتانە دە ڕۆژ بەردەوام خوای پەروەردگار لە بەندەکانی دەڕوانەی لەوانەی ئیتائی خوا دەکەن لەوانەی خوان لە خواردن و خواردنەوە و هەموو چۆنەڵی حرام و قەداغە کراوەکان پاراستووە خوای پەروەردگار لێی ئەڕوانێ هەموو ئینسانێک کاتێک تەکبیراتی نوێژەکە الله ئەکبەری نوێژەکە خوای گەورە سەرنجی ئەیات تێدی ینی لێ ئەڕوانە سەیری ئەکا هەتا وەکو سەلامی نوێژ ئاياتەوە بۆیە هەندێک دوعای دیاریکراو لە تەحیاتە ئینشاءالله کە گیرایە و ئەگەر لە دنیاشا بەروبوومەکەی نەبینی لە قیامەتە بەرهەمەکەی بینی خوای گەورە تا لەو نوێژای لەگەڵ تەکبیرات تا لێت ئەڕوانە تا سەلام ئەیتەوە گەورەیە خوا سەیری عەبدەکەی بکە خوا خۆشی بوێ خوا پێی خۆشحاڵ بێ خوا ڕەحمەت بارانی بکە ئەمە گەورەیە کەواتە دە ڕۆژ بە بەردەوامی ئینسانی ئیماندار کاتێک ئیتائی خوا دەکا و ڕۆژوو دەگرێت دە ڕۆژی یەکەم خوای گەورە بەردەوام لێی ئەڕوانێ بەردەوام سەرنجی لەسەرێتی بەردەوام سەیری ئەکا بەردەوام پێی دڵخۆشەوە بەرەکەتی بەسەر ئەبارێنە ڕەحمەت بارانیەکە دە ڕۆژی دووەم خوای پەروەردگار ڕیزبەندی دەکا بۆ ئەو ناوانەی کە بەڵێنی داوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەرفرقەی لێ خۆشببوونیان بخە بەڕاستی ئەمە گەورەترین دەستکەوتە جوهری دەوێ مادووبوونی دەوێت زاڵم بەسەر نەفسیدا دەوێت خۆکۆکردنەوەی دەوێت توێش و تەقوای دەوێت لە دەرگادانی تەوبەی دەوێت گرێبەست لەگەڵ خوا هەموو ئەمانە ئەم میکانیزمانە دەبێت بۆ ڕێکخی بۆی بەر ئەو فرقەیە بکەوین کە لە ژێر باڵ و ڕەحمەتی عەرشی خوادا عەفو بکەبەر ئەو لێ خۆشببوون لێبوردنە دەکەون و دەبێت تەماحیشمان هەبێ هەمیشە دەڵێن تەماحمان دەبێت خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا حەو کۆمەڵیان تە ژێر باڵ و ڕەحمەتی عەرشی خۆی سێرچێکە سێرێکە حەو کۆمەڵ هەن کۆمەڵێکیان ئاو بزانە لە کام کۆمەڵیان خۆت ناونووس نەکردو بە پەلە خۆت ناونووسکە سەبارەت بە بابەتی دە ڕۆژی دووەمیش با ئێمە بزانین چه جهدێکمان کردو تاوکو بەر ئەو فرقەیە بکەوین بەر ئەو لێبوردنە بکەوین بەر ئەو لێبوردنی ڕەها و عەفواتی ئام خوای گەورە کە باڵێنیدا لە لێبوردنەکەی خۆی پەشیمان نابێتەوە و ئیتر جار ئەدرێ جوبرەئیل ئاگادارەکرێتەوە تەبەقاتەکانی ئاسمان هەواڵەکان پێدەکا کار ئاسمانێک بۆ ئاسمانێک 500 ساڵ ڕێگایە و هەموو مەلایکەتان ئەم هەواڵە خۆشەویستن لەسەر زەوی ئینسانە حەباب و خۆشەویست دەبێ ناگەڕێتەوە سەرتاوان خوا شەرەفمەندمان بکە لە ڕۆژی سێمیژی ترەوە داخڵبوومانە بۆ بەهەشت جەنابی مامۆستا چەند دۆنمی ئەبێ کاکدانیار چەند باخ و باخاتی هەبێ چەند دار خورمای قەداڵتونە دەبێت چەند تابکە و شەلال و ڕووبار و مجەوهراتە جوانەکانی بەهەشتەکانت ئەبێ ئەوە بێ ئینشاءالله زەمینە سازی بکەینە خۆی لە خۆی دادەستکەوتە بە تایبەتی ئەم دە ڕۆژی ئەخیرە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جەختی کردوتەوە لە دە ڕۆژی ئەخیر کولەن ڕەمەزان هەمووی دەستکەوتە هەر یەک چاکەی من یەقینم وایە گومانم بەخواکەی خۆم وایە هەنگاوێک دەنی سەلامێک دەکەی خەندێک بەرامبەر بە برای مسلمانت بەرامبەر بە خوشکی مسلمانت بۆ نمونە سینە سافی لێبوردەیت کاری داوەت سڵح و سڵاحەتت سەدەقاتت زەکاتت یەک بەدە لە مانگەکانی ترە ئومێ دەکەی یەک بە 700 بێ ئەو گومانە بەخوای خۆت بەرە بێ ڕۆژێکی ڕەمەزان بەرامبەر 50,000 ساڵ بێ لە چەند گەورەیە مانگی پیرۆزی ڕەمەزان کولن دەستکەوتە بەڵام ئەم دە ڕۆژە سەروەرمان زۆر هانمانەدا تەرجیعمانەکە دەفەرمێ بێدار بن زیندوو ڕای بگرن بەدەزێنانی ئیتر خوای گەورە لە ئاەتەکەدا دەفەرمێ چی خەیری 1000 مانگ خەیر من ئەلفی شهر ئەم وەرەشی کاریەک بۆ خەیری 1000 مانگ بە چەند کاتژمێرێک جەنابی مامۆستا بە تایبەتی من لێرەوە ئامۆژگاریم بۆ هەموو خوشک و بران بۆ هەموو بینەرانی ئەم بەرنامەی ئەوەیە طبعاً میکانیزمەکە ئێستاوایە لە کاتژمێر 12 دەست پێکات جەنابی مامۆستا سەعات 2 بۆ 2 کۆتایی پێدێنێ بەس ئاەتەکە فەرمێ چی تا بەرەبەیان ئێمە نابێ بۆ نمونە پەیوەندیەکە قەتعکەین عیبادەتەکە قەتعکەین ذیکر و تەسبیحات و قورئان خوێندن و پەڕانەوەکان قەتعکەین کاتە هەستیارەکە کاتە حەساسەکە کاتی گیرابوونی دوعاکان کاتی ڕەحمەت بارانەکە
ئاەتەکە کا فەرمێ باەمە تا ئەو کاتە پەیوەندیمان هەبێ با ئەم دە ڕۆژە زۆر تعلق نەبەستین ئەها زۆر کە کاتێک حی بە خەبەری وزە سەرف ئەەکەی زەکاوتت بەکارهێناوە برسی زۆر تعلق بە خواردنەوە دەباسی شتێکی جزئی بخۆ وزت باتێ هێزت باتێ بە زیاتر لە عیبادەتەکە دامە بڕێ کە بە تایبەتی کە هێشتا پێش کاتی نوێژی بەیانی و بەرە بەیانە ئەوە گرنگە بۆیە کە خوا فەرمێ خەیری 1000 مانگ و 83 ساڵ قسوور بۆ چەند کاتژمێرێک ئەمە بەڕاستی گەورەیە دەستکەوتە بنمونە هەر لەم دەشەوی قەدرەدا ئەگەر هەر کەسێک ڕوو لە یەکێک لە ماڵەکانی خوا لە سنتەری پەروەردەییەکان لە ماڵێک کە ختمی قورئانی تێدا بێ و ماڵەکان ئاوادان کردوتە بە تیشک و نور و ڕووناکی قورئان بە شوێنی دەعۆ و بانگەواز دوور کات نوێژی دوحای تێدا ئەنجام بدە کە زەکاتی جەستەمانە 360 جمگەی دەبێ زەکاتی لێ دەربکەین بە ئەندازەی ئەمرەیەکی کاملی بێ نوقسانی خی گەورە ئەجری بۆ تۆمارەکە لە ئەم دە ڕۆژە دەی فەرموو ڤیزەت لێ نایەوە غەریبیت نەچەشتووە ماڵ و مناڵت جێ نەهێشتووە پارە سەرف نەکردووە کولفەی دارایی تێناچێ کولفەیەکی کەمی جەستەیی تێچێ ئەمڕەیەک خی گەورە بۆ مسەخەرەکە بە ئەنجامدانی دوو ڕکعات نوێژی دوحا ئەی ئەگەر لە مزگەوتەکەدا ئەنجامی بدەی خی گەورە خەیری حەجێکی کاملت بۆ نووسێ دەیمانە بەڕاستی هەروە باسانایی دەزیسان ناکەوێ گوناها شەی بۆ نەخەیتە سەر ڕۆژ و ڕۆژی بۆ نەخەیتە سەر شەو ئەنی بە بەردەوامی مسابقە نەکەی تەماح دەبێ مسابقە بکەی هەوڵ بدەی پێش بڕکێ بکەی لەگەڵ ئەوانی دەوروبەرتدا و سەرۆرمان ئاگادارمان کاتۆ دەفەرمێ بێدار بن ئاگاداری دەشەوی ئەخیر بن لیان پرسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شەوانی قەدر کەیە فەرمووی ئیشارەی بە دەشەوەکەی ئەخیردا دەشەوی ئەخیر پاشان ئیشارەی بە تاکەکاندا و پاشان تەکیدی کردەوە لە شەوانی 27 واتە جاری وایە بۆی هەیە بینەرانی مانک جەنابی مامۆستانیان پێکابێ نیان پێکابێ بۆی هە ڕۆژێکمان لێ خوارد دەبێ یا ڕۆژێک پێشکەوتی بین یا ڕۆژێک دواکەوتی بین بۆیە کولەن ئەو دە ڕۆژە بێداربی زۆر گرنگە ئەبیتە خاوەنی سەرمایەیەکی زۆر گەورە لە ڕۆژە قیامەتدا ئینشاءالله بۆی دە ڕۆژە گرنگە بێداربی ئەگەر هەر لە ڕۆژەکە نەتوانی شەوە تاکەکانی ئەگەر هەر لە شەوە تاکەکە نەتوانی زۆر جەخت کەیتەوە لە شەی 27 بۆ نمونە شریعەتی ئیسلام هاتووە بۆ نەڕیزبەندی کردووە کۆمەڵک فەرموودە هەن ئیستیسنای بۆ کۆمەڵ عیبادەت کردووە بۆ کۆمەڵک فەرایز کردووە بۆ کۆمەڵک سونەت کردووە بۆ سەفەر بۆ کاسە بۆ هەتا دوای نمونەی زیندومان ئەو شەیخ الکەبیرە کە هاتە لای پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام پیاوێکی تەمەندار بە پێغەمبەری فەرموو عەلەیهی سەڵات وسەلام ئەی پێغەمبەری خوا من پیاوێکی تەمەندارم توانای بێداری شەوانی تەواوم نییە هەردە شەوەکە شەوێکم بۆ دیاری بکە بۆ ئەوەی هەدەفەکەم بپێکم ببم بە مای دەستکەوتێکی ڕەها فەرمووی شەوی 27 لە کیس خۆت مەدە ئەمە ئاماژەیە بۆی کە حەدیتەکان زۆر جەخت لەسەر شەوی 27ەکەن و ئێمە ئەو شەوە زۆر جەخت بکەینەوە بێدار بین لەو شەوەدا کە گرنگە بۆی هەیە کەسێک ئەهلی کەسە بێ شەشی بەیانی دەربچێ نتوانێت دەشەوەکە بێدار بێت کەسێکی تر بۆ نمونە سەفەری دەرەوەی شاری هەیە کار و کەسابەتەکەی بۆ دەرەوەی سلێمانی هەیە مەعیشەت و بژێوی ژیانی قورسە ئەویشکا بۆ خۆی هەر عیبادەتەکە کارێکەکە بۆیە خی گەورە کاراسانی و ئیستیسنای بۆ هەندێک کەس کردو ئینشاءالله ئەوەی هەر بێداریش نەبێ دوو کاتژمێریش عیبادەتی تیادا بکە کاتژمێرێکیش عیبادەتی تیادا بکە شەرت نییە لە داڵەوە بۆ داڵ هەر ئەو کەسە بێدار بێ ئەوانەی کە بۆ نەبۆی ناگوجێ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کار و کەسابەتەوە لە ڕووی ئەوەی لە سەفەردا یا بەیانی لە سەفەرە یا کەسابەتەکەی و ئەخوازێ هەر نیو کاتژمێریش بەڕای مناجات لەگەڵ خۆی بکە ئینشاءالله دەستکەوتێکی هەیە طبعا کاک دانیار ئەم شەوانە ماوەسە بەدرێ جناب باس ئاماژت بە 1000 ساڵەکە کرد 1000 ساڵەکە حتا لە سیغەی عەرەبیە 1000 بۆ ئەوەش بەکارێت کە بێسنوور خواشتر مبالغەی بڵێ هەتا ئەم مبالغەی هاتووەتە ناو ئەدەبیاتی کوردی ئێمەش سەکەڵێ خوا 1000 ساڵ عمرە بادێ ینی بەسیوەیە ینی قەت نەوبینم بمریت قەت کەمی نەبینم لە تۆیە جا ئەم شەوانە بەڕاستی ئەتوانین بە تایبەتی ئەمە کە باسی خانمان و ئافرەتانەکەین خوشکانەکەین ینی من هەموو جار زۆشتی دایکم من بەڕەحمەت بە بیرێتەوە کە لەگەڵ دایکانی بەڕێستانە ینی کە بڵین لە وەختی نانخواردنە شتێکی باس کردووە چیرۆکێکی بۆ گەڕاوینەتەوە شتێکی باس کردووە بەسەرهاتێکی ماڵی باوکی ماڵی باپیری
ئافرەتان ئەمە بقۆزنەوە بە تایبەتی لە شەوانی قەدراوەکو جناب ئاماژە پێکە جاری وایە ئێستا ئافرەتەکە یا پیاوەکە لە مزگەوتێتەوە بۆ ماڵەوە ناوجەرگەی ئەو کاتی کە زۆر گرنگە لە شەوی قەدرا ئەو کاتێک کە توی تۆ ماڵەوە خەریکی ناخواردنی قەیچێکا با لەسەر ناخواردنەکەم ئافرەتەم ئەو چیرۆک و بەسەرهاتی لە مزگەوت بیستوێتی لەویا بیگەڕێتەوە بۆ مناڵەکانی هەمتر یان پیاوەکە مناقەشە بکرێ باسی بکرێت حیوار بکرێت ئەمە لەم وەختی ناخواردنا هەمتر زیکرە هەمتر داوایە هەمتر گەرم و گوڕیەکەیە بە مەجلیسەکە کە تۆ لەو کاتەیە مناڵ زیاتر خەویەت و بێتاقەت و بەڵام کە مشارەکەی کرد زۆر ڕاستی زۆر جدیە لەبەرەوە ئێمە شەوەکە وکو مامۆستا بەدرێ فەرمووی ینی هەموو شەوەکە مەطلوبەکە ئێمە زین بکەینەوە لە ئەوڵی شەو تا ئەخیر چەندێ بۆمان کرا چەندێ ئیستیطاعی ئینسان تایە بوو توانی کارێکی زۆر گەورەیە و بە تایبەتیش ئەگەر تۆ بەسەر هاتێکە بیستۆ یا خوشکێکی بەڕێز کەشتێکی بیستۆ لە مزگەوتە لە ئیزاعەیەکە لەم سوسیال میدیا بەڕاستی لەو کاتابی گێڕێتەوە هەمتر تۆ مەجلیسەکە گەرمەکەیتەوە بە داعوە بانگەواز بەڵێ بەتەکید وە گرنگەوە شەکە تۆ ئەو بە تایبەتی و هەرزەکارەکان جەنابی مامۆستا کاگیانیار تۆزێک خۆشخەون ئەگەر زەبط و ڕەبتێک نەبێ ترکە چوونە قوڵای خەوە ئەو مصیبەتە تۆ بۆ شەوی قەدر بێداربی فەرزێک بۆ سونەت فەرزێک ئەوە بکەی فەوتێنی ئەوە بەڕاستی هێڵی سوورە بۆیە بێمە زۆر ئاگاداری گەنجەکانی گەنجەکان عادەتەن خەویان قوڵە بێ هەر ئەوەندە دەستیان بر بۆ خەوەکە چاوەڕوانی بانگیان کە دوای ناخواردنی تر زۆر بە زەحمەت نوێژەکەش ئەگەر ئەنجامیشی بن وەڵی من گەنجم بینیوە لە ئاواکە بە پێ و سوڕێ فاتحە خوێندو خەوی لێکەوتووە بۆیە ئەبێ ئاگاداری ئەو خاڵە بین بە تایبەتی دایکان و باوکان و شیار بن زۆر حریص بن لەسەر مناڵەکانە نوێژی بەیانی تیادا نەفەوتێنەوە گرنگترینە جەنابی مامۆستا بۆیە ئاگاداری ئەو بابەتە بین بەڕاستی خواردن سحور بخرێتە ئەو نزیکی بانگی بەیانی بۆی فەسڵێک نەبێت لەو بینە سنەتی ژوایەتێکی سنەتی زۆر باشە مامۆستا کەمێکی دیکە قوڕامە بۆ بخوێنێ کاکەشاد زوو بیرەچ کاکەشاگیان فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها المزمل قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا إنا سنلقي عليك قولا ثقيلا إن ناشئة الليل هي أشد وطئا وأقوم قيلا إن لك في النهار سبحا طويلا واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه وكيلا واصبر على ما يقولون واهجرهم هجرا جميلا وذرني والمكذبين أولي النعمة ومهلهم قليلا إن لدينا أنكالا وجحيما وطعاما ذا غصة وعذابا أليما يوم ترجف الأرض والجبال وكانت الجبال كثيبا مهيلا إنا أرسلنا إليكم رسولا شاهدا عليكم كما أرسلنا إلى فرعون رسولا
فعصى فرعون الرسول فأخذناه أخذا وبيلا فكيف تتقون إن كفرتم يوما يجعل الولدان شيبا السماء منفطر به كان وعده مفعولا إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا. چەند ساڵە لە خزمەتی قورئانە کاکەشاتەوە؟ 3 ساڵە ماشاء الله. بەڵێ کاک شێخ ناوبڕێکمان هەیە و دواتر بەردەوام دەبین لە دەورەکە. بەڵام ئازان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین. بەڵازان خۆشەویستان بەردەوام دەبین لە بەرنامەی سیگەوهەر مامۆستا بەدربینەوە سەر بابەتەکەمان. کۆمەڵی وردەکاری هەیە لە نێو مزگەوتەکانە زۆر جار خۆت لە نێو ئافرەتان و خانمانایی لەوانەیە گلەیەگە بێ زۆر قسەکردن و کۆمەڵێک مامەڵی جیاواز و پێویستە خانمان چۆن مامەڵە بکەن لە شەوانی قەدردا لە نێو مزگەوتەکاندا؟ وڵات جایمە کاک دانیار بە حکمەوەی ئەرکمان پێسپێردراوە شەوانە شەی وایە خوای گەورە نەیکاتەڕیا لە دوسێ شوێن حاضر و بابەتمان هەیە. الحەمدوللا ئەو وەعیەتی سەلافرەتانای بینم لەگەڵ جارانی زۆر فەرقی هەیە. الحەمدوللا سامناڵەکانیش تاسوقن بۆ بابەتەکە ئافرەتانیش الحەمدوللا هاوسەنگیان پاراستووە چۆنەڵی زۆر بە تەماحن بۆ ئەوەی کە بەدەستهێنانی کۆمەڵک ئەجر و سەواب بەدەست بێنن. هەستەکەم الحەمدوللا بابەتەکە زەبط و ڕەبط کراوە لە مزگەوتەکان الحەمدوللا ومان هەست پێ کردووە. بە نمونە من پێرێشە و لە یەکێک لە مزگەوتەکانی ئەم شارە ناوی نابم زیاد لە 300 کەس کۆبووبوویەوە. قەدەرە نەکۆی جەنابی مامۆستا ئیشارەی پێدا جاری وایە هەندێک حەدەث بەقەی بابەتەکە زیاتر تەسیر و کاریگەری جێهێڵێ. ئەو هەڵکەوتەی ئەو شوێنە وایە قەدەرن ئافرەتان کەمتر دەستیان گەیشتو بە سەنتەرەکانی پەروەردە بە نمونە لقەکانی خوشکانە ئەوانێک شوێنی پەروەردەین ئەو شوێنە پەروەردەیان کەمتر دەستیان پێگەیشتووە. کاتێک کە دەستپێکی بابەتەکە هەستمە کرد نامۆیە بابەتەکە نامۆیە بۆیان ینی وەکتکە هەبوو یەکەم جار بوو بابەتێکیەوە تەربەی ئەوانە بیستێ گەیشتمە ناوەڕاستی هەستم کرد چۆناڵی بە جۆرێک لە جۆرەکان تامەزرۆیەکی بۆ دروست بوو. لە ئەخیرە ڕێگەیان نەدا ڕێگەیان نادا بەجیان بهێڵم زۆر تاسوقم بۆ بابەتەکە لەگەڵ ئەوەشە کە وەعیەتێکی تەواوی دینیان نەبوو هەر زەبط و ڕەبط و تەماحی تەوایان بۆ عیبادەتەکە زۆر بوو. بۆیە الحەمدوللا ئێمە هەمەچینە ماڵەکان هەمەچینە لقەکان هەمەچینە سەنتەرەکان هەمەچینە بۆ نمونە ئەو دەستگانەی دەستگا پەروەردەکان وەکو حیکمە و جۆرەکانی چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان الحەمدوللا من تا ڕێژەیەکی زۆر لێیان ڕازیم هەموو چۆنەڵی پێوەرە شەرعیەکان جێبەجێیەکەن کە بە جۆرێک لە جۆرەکان سوودمەند بن. ئەوەی کە پێرێ باس یەکەم وەکو دەرسێک بۆ بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پێیان لە گەرمی بابەتەکەیە بووم سەیرم کرد ئافرەتێک لە پەڕ بە پۆشاکێکی کامل شەرعی و عەباوە هات داخەڵی ناوەڕاستی مەجلیسەکە بوو. 23 ساڵ لەمە بەر ئەو کەسە تووشی شێرپەنجە بوو. خوای گەورە شیفای ڕەحمەت بۆ تەواوی نەخۆشانی هیوا بنێرێ هیوا بۆ هەموو نەخۆشانی هیوا بنێرێتەوە. خوای ڕەب العالەمین ئەم شەوانی قەدرە وڕک ئەگرین جەختەکەینەوە کە خوا خوێن و گۆشتی تەواوی نەخۆشانی شێرپەنجە بگۆڕێ ئینشاڵڵا بە تەندروستێکی زۆر باش. پێشەوەی داخلی کۆڕەکە ببم ئافرەتێک پەیوەندی پێوە کردم وتی تەواو تێکشکاوم شێرپەنجەکەم دەرەجە 4 ئیتر هەموو ژیانم بۆ تێگریان مناڵ بێناز هاوسەر بێناز ماڵ ئیترەوە نیعمەتی خواما زۆر بەسەرەوە ئێمە هەتاوکو ئەوانە نەبینی بۆیە زانانەڵێن لەش ساغی نیعمەتێکە تاجێکە بە سەرسەری لەش ساغەکان و تەنها دەردەدارەکان ئەیبینن تەنها دەردەدارەکان. ئەم مەشهەدەم بینی تەواو ڕۆحیەتی وتارەکەم بۆ دروست بوو. دوای وتارەکە هات زۆر بە تاسوقەوە ئامێزی گرتم دەستم قەسە سەرشانی وتمە بۆ چۆنەڵی ئامادەبوانم باس کردوتم ئەم خۆشکەی ئێوەی بینن 23 ساڵ لەمەوبەر نەخۆشی شێرپەنجەی هەبوو بە گوتەی خۆی من گوتەی خۆی نەقڵەکەم دەرەجە 4 ڕۆژێک تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا من
مناڵم هەتیوە ئەمەوێ قوربانی بکەم لەگەڵ ئەوەشە مناڵەکانم خەڵک هاوکاریانەکە و ترسم ئەو داهاتی کە بۆ مناڵەکان هاتۆ قوربانی پێ بکەم گوناهبار ببم جا ئێمە دەبێت هەمیشە سوپاسی خی پەروەردگارکەن کە خی گەورە لە زۆر بەڵام موسیبەت پاراستوێنی زۆر ناز و نیعمەتی خوامان بەسەرەوە هەر ئەو ئافرەتە کاتێک چوومە سەردانی ماڵیان ئەم ڕۆی بوو بۆ هیوا بۆ نەشتەرگەری هاوسەرەکەی لە ماڵەوە لەبەر خۆر دانیشتە بوو شێرپەنجەکەی ئەو زیاتر بوو جگەری لە ناوچوو بوو سیەکانی لە ناوچوو بوو گورچیلەکانی وەستا بوون چاوەڕێی مەرگیە کرد بربەرکانەیەکە لە بینی ژیانی و مەرگە تۆ وەرە ماڵێک خێزانێک کۆمەڵێک مناڵی بێسەرپەرشت دایکێک ڕۆیشت بێ بۆ نەخۆشخانەی هیوا بۆ لابردنی سنگی بۆ نەشتەرێکی قورس و باوکیشیان لە بین لێواری مەرگایە قەدەر وا بۆ باوکی پێشە مافرەتەکەوت کە ئەم لە دوای خێزانەکەی نەخۆشکەوت ئەو مرد کۆمەڵێک مناڵ جێمە وەڵامی من بۆم ئافرەتەی کە ڕاوێژی پێکردم قوربانی با بکات وتم ئەگەر چاوەڕێ بکەی مناڵەکان گەورە ببن جارە حەدەسەکەی بۆن باز نەکرد کە شێرپەنجەیەتی تێمە قوربانی بکەم منیشتم ئەی چاوەڕێن ناکەی مناڵەکان گەورە ببن بۆی ها مطمئینتر بێ وتی آخرماوە ساگیان من نەخۆشی هیوام نەخۆشیەکەم زۆر قورسە تەنانەت لە گۆ و قاچی خستوم دەرەجە چوارە هەموو ڕەفیقەکانم مردوون تەنها منم ماومەوە ئەو کۆمەڵە کەسەی کە لەگەڵ منە نەخۆشیەکان بۆ تەشخیص کراوە تەنها منم ماومەوە بۆیە بڕواناکەم بگەمە ساڵێکی تر قوربانیەکەمەکەم وتم ئازادی قەدەری خوا قوربانیەکەی کرد و وای لێ هات لە قاچکەوت لە زمان کەوت قومێک ئاویە خوارد ئیستفراقیە کرد تەواو بێتاقەت و ئەوە بوو باسی ئەوەی کرد وتی شەوێک لە سەیەکی شەوە هەستام چوومە سوزدەوە زۆر لە خوای خۆم پاڕامەوە بە ئەندازەی شوێنی سوزدەکەم فرمێسکم ڕشت وتم خوای گەورە سەر بەرز ناکەمەوە هەتا شیفام نەدەی لەبەر ئەوەی مناڵەکانم بێ باوکن بێ سەرپەرشت ئەمێننەوە ئیلا ئەبێ شیفام بدەی زەمانێکی زۆر و تیماوانی و کاژمێر سرم بەرز نەکردەوە هەستم کرد کاتێک هەستامەوە جەستەم سوورکە وردە ئاخر جارێ سا چۆتە لای کاک دکتۆر عەبدولواحید و توێتی ئەسڵەن تۆ سەرەتان لە جیسم تا هەر بۆنی نەبووە ئافرەتێکی حی ئەوە ئینشاڵڵە بەرهەمی عیبادەت بۆیە کاک دانیار ئەلحەمدوللا سافرەتان لە وشیارترن ئەگە توانم بڵێم لە برایان بە تەماحترن بەو بابەتە و هاوسەنگی ڕاگرن حەق و مافی ماڵ و خێزان و هاوسەر و مناڵەکانیش ئەدەن حەقێکی ڕەها بۆ دەعوەکە الحەمدلله دەستەبەرەکەن و لەگەڵ ئەوەشە هاوسەنگی عیبادەت و ئەو شوێنانەی کە ئەرکیان پێسپێردراوە من پێیان سەرسامم یعنی بەڕاستی ئەو شەوانەی کە ئەو ئافرەتانە ئەبینم ئیدارە ئەم شەوە قەدرانە ئەکەن لە ڕووی عیلمەوە پێیان دڵخۆشم لە ڕووی حیفزی قورئانەوە پێیان دڵخۆشم لە ڕووی شارەزاییان لە عیلم و لە قورئانە پێیان دڵخۆشم لە ئیدارەدانی ئەو بابەتە پێیان دڵخۆشم لە زەبط و ڕەبتیان کە کۆمەڵێک گەنجیان لە خۆیان کۆکردێتەوە پێیان دڵخۆشم لە ئیداریات و میکانیزم و بەرنامەدانان بە ڕیزبەندی بۆ ئەو شەوە کە ناهێڵن هیچ چۆنەڵەی دقەیەکیان بە فیڕۆ بچێ ئەمانە هەر خۆی لە خۆیدا جێگەی دڵخۆشیە جاران ئافرەتان کەم بوون ئافرەتانی نخبە کەم بوون ئێستا الحەمدولله شارەکەمان لێوە و لێوە لەو جۆرە ئافرەتانە لە ڕووی دوعا و پاڕانە و مناجاتەوە الحەمدولله هەستەکەم فەراغ نییە لە ڕووی ئیمامەتی و بەلاغەت و قورئان خوێندن و حیفز و ئەوانەوە الحەمدولله فەراغ نییە لە ڕووی تەوعیە و تەربیە و بەڕاستی ئاراستەکردنی کۆمەڵگا الحەمدولله فەراغ نییە بەرەوبوومی ئەوەی جەنابی مامۆستا لەسەر لە مێشتەکانە باسیەکە و منێک لە سەرەتای نەوتەکانە باسیەکەم و ئەو ناڕەحەتی و دڵە ڕاوکێ و بربەرەکانی و بەرکەوتن و ئارامگری و قوربانیدان و ئیستیقامە بوون و تەسحیەدانە الحەمدولله ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆی دروست کرد کە کۆمەڵێک کەڵە ئافرەتی دروست کردووە سوپاس بۆ خوا گەڕەکێک نییە ئافرەتێکی داعیە و واعیەی تیادا جێگیر نەبێ ئەم شەوانەی تێدا الحەمدولله زیندوو نەکردبێتەوە و کۆمەڵە کەسی تێدا لە دەوری خۆی کۆ نەکردبێتەوە کە الحەمدولله کەم کۆڕ هەیە کاکدانە جەنابی مامۆستا کەم شەو هەیە کێمە کاچین محاضەرەیەکی تەربەوی ئیمانی پێشکەشەکەین عەقیدەی لە هەر بابەتێک بۆ نمونە کەمێک لەو کۆڕانە ئافرەتانێک نەیە پەیوەندی ڕقم تەلەفۆن داوانەکە وە کۆمەڵێک حەدەس و ناڕەحەتی ڕوبەڕووبۆتەوە و تیانە ئیلحادە و تیانە بۆ نمونە کاری ناشەرعی و تەنانەت گوناهی گەورە و کەبیڕەی کردووە
ئەوە جێگەی دڵخۆشیە پۆل لەم شەوانی قەدرانەدا دێنە ناو بازەی ئیسلام کەم کۆڕ و سیمیناراتمان هەیە ئێمە دەیان کەس پەیوەندیمان پێوەنەکە تەوبەنەکە نایەتە ناو بازەی ئیسلام الحەمدوللا لە دەستپێکی مانگی پیرۆزی ڕەمەزان و سپاس بۆ خوای گەورە ئەگەر بڵێم دەیان کێشەی خێزانی کە دڵەکان نەرمن چارەسەرمان کردووە و دەیان گەنج کە الحەمدوللا کە لە جەهالەت تابوونستانە هاتوونەتە ناوبازی ئیسلام و زۆرێک کە لە ئەو پڕی چۆنەڵی سەرکەشیدا بن و الحەمدوللا تەوبەی نەسوحیان کردووە بۆیە الحەمدوللا هەست بە بەروبوومەکەیەکەین ئافرەتان منەڵم لەوە وشیارترن کە بە وەکو جاری جاران بە قسەی لە هولەع بوو بە زەم و زەمکاری و بە سەنگەر لە یەکگرتن و بەڕق لە یەکبوونەوە و بە بەفیڕۆدانی کاتەکان بەسەری برنە الحەمدوللا ئافرەتان زۆر وشیارن و زۆر دیندارانە مامەڵاکەن الحەمدوللا جێگەی دڵخۆشی بەخشە هیچ نەماوە دەرفەتمان نەماوەتەوە گەر خوا دەستی خۆش بێ وەسا هەموو شتێکی باس کرد خوا پەداشت باتەوە بەس نمونەیەکم لەسەرەوە هەبوو بەڵام زۆرە خیانێ بە زۆر بە کورتی ئەگەر لەم شەوانایە بە زۆر بە جددی بپارڕینەوە لەخوا هەر دوعاکە هەبێ قوبوڵە بێ و مامۆستا باسی کرد من لەم ماوە خوشکێک تەلەفۆنی بۆ کردم مامۆستا شیرین کە لە وڵاتی سویدا مقابلەیەکم کرد بۆ بەرنامەی ئەزمونەکان ئەزمونێکی هەبوو یعنی ئەویشەوە بۆ کە لە ساڵی 2010 سەرەتانی بۆ ئەخیر دەرەجە یعنی دکتۆر 6 مانگی بۆ داناوە الحەمدوللا دوایەوە ئەزمونە بینێ خۆی گەورە بە عالەنی شیفای بۆ ئەنێرێت و پیر ڕائگەێنن لەخوا بەزایبێسە هیچ ئەلەمیتیانەماوە ساڵی 2024کە ماوەسایکی بەڕێزە خەڵکی شاری سلێمانیە جا لەبەرەوە ئێمە یەقینمان هەبێ بە تایبەتی لەم شەوانە گەر دوعا بە یەقین بکەی بۆ کەسێک وەکو مامۆستا باسی کرد ئینشاءڵڵا خۆی گەورە یە بەدەمی و شیفای بۆ نێرێت ئینشاءڵڵا ڕەجیسەکەمان بە کۆتایی بین لە کەمێکی دیکە قوڕامە بۆ بخوێنێ کاکەشاد یان فەرموو بالله من الشيطان الرجيم ولا تخزني يوم يبعثون يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم وأزلفت الجنة للمتقين وبرزت الجحيم للغاوين وقيل لهم أين ما كنتم تعبدون من دون الله هل ينصرونكم أو ينتصرون فكبكبوا فيها هم والغاوون وجنود إبليس أجمعون قالوا وهم فيها يختصمون تالله إن كنا لفي ضلال مبين إذ نسويكم برب العالمين وما أضلنا إلا المجرمون فما لنا من شافعين ولا صديق حميم فلو أن لنا كرة فنكون من المؤمنين إن في ذلك لآية وما كان أكثرهم مؤمنين خوا دەستی خۆش بێ بڵێ دەستپاس بۆ مامۆستا بەدریە سوێلی باخواز بۆ کاکە شاد فاڕۆقیش بەخێر بنێ مامۆستا گیان زەحمەتان کێشا دەستان خۆش ئازان دەچی لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین بەڵێ زان خۆشەویستانمان بەردەوام دەبین لە بەرنامەی سیگەوهەر ئێستا لای کاک شێف نەریمانین بزانین چی ئامادە کردووە خۆسەلام خۆسەلام ئەمڕۆ
میشێکی چیکیمان ئامادە کردووە چیکی بەڵێ شتێکی زۆر تایبەتە حەزەکەی با بێنن نەوەکە بینەران ببینن با ببینن تۆ کاک شێرتایزە جام بە زمانی چیکیە خوێنەیە هەر من سەفەرێک تاچی کشم خواردن خواردوێ شتێکی زۆر وتم چیتە وتیان ئەو جۆرەشتانەی لێ فێر بووی بەڵێ داخۆشمە دەشتم بۆ ئیزافە کردووە شێف نێریمان تۆ بۆ چەند وڵات ڕۆشتی بە مەبەستی ئەم خواردن و ئەم مەسەلانە بڵێ من تا ئێستا بۆ مەسی خواردن بۆ وڵاتێ نەچوون خۆم لە ئەڵمانیا بووم لە ئەڵمانیا ژیم لەوێژیان بڵێ لێ فێری ئەم ئیشە بوویت بەتەکید لەوێ فێر بووم لەوێ دەرسم خوێنەوە بەس لێرەش هەمان شێوە فێر بووم لە پێش لێرە ئەو شتەمە کرد پێشم کرد بڵێ لەوای لەوێش دەرسم خوێن لەوێ تقریبا 6 مانگ دەرسم خوێن بۆ خواردن دروستکردن تر پراکتیکۆم پێڵێنەوە لەوێ فێری بەو شێوازە فێر بووی ئەڵمانی وەڵاهی خراپ نیم بەڵێ سپاس بۆخۆ باسکێمە چۆنی دروستەکرێ ئێمە سنگی مریشمان هەیە لەگەڵ پەتاتەیە بیبەری ئەلوان لەگەڵ پیازە لەگەڵ هەندێک بیبەری تونە ئێمە ئەم پێکاتانەی ئەمە پێکاتەکەیەتی دو ئەوە سوورەکەینەوە کە سوورمان کردەوە ئەکەین ئەم فارێکسەوەی بۆ نافڕن تر دو ئەوە ئێمە کرێم تەبخمان هەیە کرێم تەبخمانە کرێم تەبخی بەسەراگەین دوایش لە ئەخیرە پەنیری بەسەراگەین بەم شێوازە دەرەچێت ئەو کرێمتەوە دووست چەندەوەیەکی هەیە کامیان کرێم تەبخ وەڵی جۆریشان هەیە زۆر باش ئەڵمانیە بەڵێ گرانە یەک دانی بچووکتۆ هینێکی بچووکە دەبەیەکی بچووکە بە 1000 ڕاستەکەی ئەمە مریشکەکەمان زەڵاتێکی باینجانمان هەیە ئەمە باینجانە بەڵێ بەس ئەمە داپشتە بەڕازاوەتەوە زڵاتێکی باینجانمان هەیە باینجانەکە بیبەری ئەلوانە هەموو کەس لەواچە زۆربەی خەڵک باینجانی خواردوێ بیبەری ئەلوانە باینجانە زیرەیە هەروە بێتەوە زۆر کەسێ پیازی تێگە من خیارم تێکردووە من پیازی تێ ناکەم بەم شێوازە لەگەڵ کەچەبا بەکارهێنین ئەبێت بە مخبلاتێکی باینجان شێفنەریمان تاڵی باینجان بە چی بەخوێ بەڵێ نەخوێەوە قاشقاشێکی بەڵێ خاشقاشێکی دێ نەخوێەوە لە ئاچێت تاڵێکی نامێت بەڵێ سوبێکی پەڵپینەشمان هەیە بە زەردی کاکشێخ سوبێکی پەڵپینە بە زەردی بەو شێوازە تا ئێستا نەکراوە چۆن بە زەردی تا ئێستا کرابێت بە زەردی کەس کردوێتی بۆ شێوە پەڵپینە هەر بە سووری کراوە کە دەنەرم بۆ شێوازە ڕەنگم بۆ بەکارنێنە من زەردەچێ و کاریم لەگەڵا تێکردووە پەڵپینە زۆر سوودیە زۆر سوودی میوانەکەمان نێرە خزمەتان بەو شێوازە دروستم کردووە تۆزە زەردەچێەوەینم بە زیاد کردووە کاری نیسکی تیاڵیسکیشی تا بەڵێ نیسکیشتیاوە پڵپینە هەرۆکو پڵپینەی چۆن خۆ لێنێ پڵپینە بۆ شێوازە بەڵام بە زەردی شێف نەریمان من تەسەوڕەکەم برنجەکە و دۆڵفینسی بێت بەتەشید هەموو ڕۆژێت دۆڵفینسی هەموو ڕۆژێت دۆڵفینسیمانێ بەڕاستی برنجێکی زۆر زۆر نازار و زۆر بریانی کردووە بریانێکی خاوەیمان کردو ئەمڕۆ بڵێ بە کاک لە گوێز و بایام و هەروابێتەوە گێزەر و ماکەرۆنی و شعرێ و ئیتر چگەل لە بەهاراتی بریانی بەهاراتێکی دیکەکرێتە شتێکی دیکەژەیە بەتەکید بەهارات بێت ئەتوانی مزیرە بەکاربێنی هەیە دارچینی بەکارێنێ هێل بەکارێنێ زۆر شت هەیە بۆی خۆی ئەم شربەتەکەشی گۆڕیەوە دەمێکە گۆڕیمانەکە ئێستا ئاوێکی سحێماندانەوە کاگەڵ لیمو بڵێ ئەو ڕۆ نامان نەبڕ بڵێ ئەوەی زۆر زادوی تێگە زۆر زار ماساویشی تێگەنەوە يعني سكاميانەوە ماستاوە ساوان ماستاوە کاشتر ئەی ئەم ئەوە زەڵاتەیەکی دایمە خۆم هەمیشە حەزەکەم ینی زەڵاتەیەکی مشەکەل بکەین کاش ئەمڕۆ پڵپینەی تایە ئەمڕۆ زەڵاتەکەشمان پڵپینەی تایە بڵێ زەڵاتەکەش هەیە زەڵاتەکەش پڵپینەی تایە بڵێ کاکدانێ ئەم میوێشمان ڕازانێتەوە بۆ شێوازە ئەوە ژێریشتی تری تایە کاک شەژێن ژێرەوەی لە میوانەکەمان بکەین زۆر باش دەستە خۆش بشێ خێر بێن خۆشەویستان دیارە میوانێکی بەڕێزمان هەیە کە جەنابیان پرۆفیسۆری یاریدەر دکتۆر چیمەن ساڵح پسپۆری خۆراک جۆرەکانی ڕۆن و زەیت و شێوازی بەکارهێنانیان گفتوگۆ قسە لەسەر ئەم بابەتە کە زۆر زۆر گرنگە بەڕاستیەمە و کێشەی زۆرێک لە خەڵک کێشە تەندروستیەکانی بریتە لە جۆرەکانی ڕۆن بەکارهێنانی
شێوازی بەکارهێنانی کامە باشتر کامە کوالیتی خراپە جام بڕۆ مامۆستا بەڕێزە جنابی دکتۆر قسە لەسەر ئەم بابەتە زۆر گرنگاکات ئەگەر جەنابیان فەرمێت لە خزمەتیابین. السلام عليكم السلام دكتور خير يا فرمو خير يا اخوان خير يا بخير بين اخوي دكتور خير مساء يا اخوي ايوا باش ام زوري ام جوره برنامجنا پێشکەشەکەم کاکشێر پێشوتیش لە پەیامی ڕۆژی زۆرێک لە بینەر خەڵکی دیگە پێم وڵێ ئەو چێر سەرتان لە خەڵک شێواندوەر یەکێڵێ باش و یەکێڵە زەیت خراپەوە ئەوانەیە دکتۆر بە ئێوەش حتمەن ئەوترێ ئەکید گرنگە ڕێنمایی چۆن وەربگرین یعنی تا چەند گرنگە ئەو ڕێنمانشی کە درێ لەلایەن کەسانی پسپۆری خۆراکەوە بۆ هەموو بابەتەکانی خۆراک بەڕاستی. خۆشحاڵم جارێکە لەگەڵتان دانیشتم هیوادارم بتوانین ڕوونکردنەوەیەکی زیاتر بین بەرچاوڕوونی بۆ خەڵکەکان لە کاتی هەڵبژاردننی ڕۆنا وەکو جەنابەت وتی ئێستا زۆر کەس یعنی لێ کێشەی لەوەیە کە زەیت بەکاربێنێ یا بەکارنێنێ ڕۆن بەکاربێنێ دووک بەکاربێنێ منەڵێم ناتوانین بڵین هیچی خراپە ناتوانین بڵین هیچی باشە هەر یەکێکیان لە شێوازێک بەکارهێنانیان خراپە شێوازێک بەکارهێنانیان باشە ئەگەر ئێمە لە کورتیا ڕۆن بکەین بە دوو بەشەوە ئێمە دوو جۆر ڕۆنمان هەیە ئەو ڕۆنەمان هەیە کە لە بابەتە نەباتیەکان یعنی لە ڕووەکەوە دەرەچێ هەندێکمان هەیە کە لە حیوانەوە لە ئاژەڵەکانەوە ئێمە دەستمانەکەوێ کە ئەمەی ئاژەڵەکان بەرگی ئاگرێکی زۆرە گرن زۆر باشە بەمەرجێ بە کەمی بەکاری بێنی یعنی ئەو کەلەریەی کە لەشی ئینسان پێویستی بێتی لە سەتا دەی ئەتوانین ئێمە لە ڕۆنی حیوانی یعنی لە ئاژەڵیەوە وەریگرین ئەوی تری ئەبێن لە نەباتیەوە وەری بگرین ئەمە زۆر کەم بەکار بێت بەڵێ يعني مثلا بۆ خەڵکانێک بۆ ئەوەی خەڵک بۆی ئاسانتر بێ من ئەمڕۆ مثلا دوو هێلکە ئەکەمە ڕۆن پێویست ناکات دوو هێلکەم کردوتە ڕۆن دوایی کە ئەزانین زەردێنەی هێلکە کۆلسترۆڵی تایە و چەوری حیوانی دوای ئەوەش کەوتکێک ڕۆنی کوردیشی بکەم بەسەرا دوای قاپێکیش قەیماق بخۆم نیوە ڕۆژ مەسەلەن گۆشت بخۆم یان سەر و پێ بخۆم ئەمانە هەمووی تیاتی تۆ هەموو شتەکان بخۆ بەڵام ئەو ڕۆژەی کە شتێکیانە خۆی شتێکی کەمەخۆ یعنی ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانی کە تا ئێستا ئەوەی کە کۆکە لەسەری یعنی هەموو بەرنامەکان ڕاستن بەڵام ئەوەی کە کۆکە لەسەری و بۆ هەموو کەسێک تەندروستە هەموو جۆرەکانی خۆراک لە خواردنەکە تا هەبێ تەندروستەکان تەمان کە یعنی کە چەوریەکێکە لەوانی چونکە زۆر کەسیشمان هەیە ئەسڵەن ئەڵێ من چەوری ناخۆم برنجەکە چەور ناکەم خواردنەکە چەوری ناکەم ئێمە ئەو کەلەرێ ئەو وزەیی کە وەری ئەگرین ڕۆژانە لە 15 بۆ 35 ئەتوانین چەوری بێت و تەنانەت لە مەسەلەن لە کیتۆ ئەوانەیە کە هەتا 170 ئێمە ئەتوانین لە چەوری وەرگرین بەڵام لەگەڵ ئەوەشە نابێ ئێمە بەڕەهایی هەموو جۆرە چەوریەکان تێکەڵکەین ئێمە ئەبێ ئەو چەوری کە وەریەگرین چەوری وەکوتم نەباتی بێت لەگەڵ چەوری حیوانی ئەمە بەنسبەت چەوریەکانەوە یعنی حیوانیەوە بەنسبەت نەباتیەکانەوەی ئەوەیە کە ئێستا خەڵک سری لێ شێواوە کە ئایا من زەیت بەکاربێنم یا بەکاری نێنم زەیت باشە ئێمە ئەتوانین بەکاری بێنین بەمەرجێ ئەم زەیتە باش هەڵگیرابێ لە کاتێککە لە نەباتەکە دەرێنرێ خۆی ئەگەر باشتر ئەوەیە من مەسەلەن کە زەڵاتەیەک دروست دەکەم لە جیاتی ئەوەی بچم ڕۆنی تێکەم یا زەیتی تێکەم باشترە چەرەسەکە خۆی تێکەم ئێمە یعنی زۆربەی ئەزانین مەسەلەن گڵۆبە ڕۆژە ڤیتامین ئیتیایە زۆر باشە بەس نابێ ئەویش زیادە خۆری تیا بکەیت ئەتوانی تێکەڵی زەڵات گڵۆبە ڕۆژەکە تێکەڵی زەڵاتە بکە بکەیت یان مەسەلەن تەنانەت ڕاشیش کە زۆر کەس بە باشی ئەزانێ و منیش بە باشی دانم بەس من ئەوم پێ باشترە تۆ کونجیەکە بخۆی نەوەک ڕاشیەکە مەسەلەن لە شوێنەی کە دروست کراوە ئاردی تێکەڵ کرابێ یان زەیتێکی کەی تێکەڵ کرابێ یان بمێنێتەوە یعنی زەیت و ڕۆن کە بمێننەوە ئەمە خراپە کە ئەمێننەوە بەڵێ بەرهەوا ئەکەون هایدرۆجینەیت ئەبێ خراپترین ڕۆن کە ئێمە بە هیچ جۆرێک لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانیشە ئێستا مەمنوع کراوە نییە لە بازاڕەکانە ئەم زەیتی نەباتیەیە کە ڕقە
يعني بۆیە ئێمە بەعزە جارێک ئەڵێن کە ڕۆنی بەستوو خەڵک لە بینی ئەوە سەری لێتێک کە چێ ڕۆنی بەستوو باشە یا خراپە ڕۆنی بەستوو ئەگەر سەرچاوەکەی حیوانی بێ بە کەمیەتێکی کەم لێ وەگرگری زۆر باشیشە نەک خراپە بەڵام ئەگەر ڕۆنەکە نەباتی بێ لە نەباتەوە وەرگیرا بێ و بە تایبەتی لە خورما و لە جۆرێکی کە هەیە هەر لە شێوەی خورمایە لێ دروست دەکرێ ئەمانە ئەهێنرێ خۆیان لە معمەلە هایدرۆجین ئەکرێ ئەم هایدرۆجینی کە تیا ئەکرێ شێوەکەی ڕق ئەبێ تامی خۆشترە خراپبوونی درەنگترە یعنی ئەو کاتەی کە ئەیەوێ کە لە شوێنەکە بمێنێتەوە ئەم کاتە دوور و درێژترە بێ زۆرتر ئەمێنێتەوە کە ئەمە چیەکە کە زۆر خراپە ئەمە خراپترین جۆرە و جێی داخیشە لە سەرسفری خوانی ئێمە زۆر ئەیبینی زۆر لە ژنان ئەیبینی ئەیکەن و لە سەروی ئەوە شەوە چند داخیشیەکەن ئەڵێ تامی برنجەکەی زۆر خۆشە بێ لەبەرەوە دائیمە من لە هەموو بەرنامەکانە کە قسەم کردووە تکایە واز لەو تامی ڕۆنسووتانە بێنن ئەم ڕۆنە خۆی ڕۆنێکی خراپە کە ئەیخەیتە سەر ئاگر و داخی ئەەکەی ئەیشی سووتێنی یعنی تۆ 2-3 جار خراپت کرد لەبەرەوە واز لەو تۆزە تامە بێنن بە زەیتێکی تر بە زەیتی زەیتونیان هەر ڕۆنی تریش بەکار ئەهێنی بەکاری بێنە بە مەرجێ کۆن نەبێ لەبەر ڕووناکیانە بێ مەسەڵەن زەیتێک یعنی هەموو زەیتێک باشە لە ڕۆنی لە شوشەیەکی تۆخە هەڵگیرێ وەکو چۆن ئێستا زۆربەی زەیتی زەیتۆنەکان ئەبینی لە ڕۆنێ حتا یعنی لە ماڵەوە ئەتوانی تۆ شوشەیەکی لەوەت هەبێ هەر کاتێک ڕۆنی زەیتت بەکارهێنا ئەتوانی بیکەیتە ئەو ڕۆنەوە لە کاتێکا کەش هەڵیشی ئەگری کە خەزنیەکەی لە ماڵەوە پێویستە لە شوێنێکە هەڵگیرێ کە هەم دەرەجەی حرارەتێکی فێنکی هەبێ هەم ڕووناکی لێنەیە چونکە ڕووناکی زەیتەکانمان خراپەکە دکتۆرە ئەو سەرچاوانە چین لە زەیتە زۆرێکە پرسێ بۆ نمونە زەیتێکە ئەوەندە قەبارەیەکی گەورەی هەیە نرخەکی لەهانێ بە 2000-3000 بێ ئەمە سەرچاوەکی لە چیە مەسڵن چۆن ئەم زەیتە لێ ئەمیمی کوالیتی باشەکەی جا بکرێتەوە خۆی بەڕاستی ناتوانانی ئللا کوالیتی کۆنتترۆڵی وڵات ئەبێ جای بکاتەوە بەڵام بەتام جیا ناکرێتەوە بە شکلیش جیا ناکرێتەوە بەس یعنی لەوەیە ئەتوانی تۆ لە سەرچاوەیەکی مەوسوقەوە بیکڕی دووەم نەیسووتێنی خۆت نەیسووتێنی ینی زۆربەی ئیجار ئێمە خۆمان خراپیەکەین لەبەرەوە ئێمە کە ئەڵێن زەیتی ڕووەکیش جۆری دروستکردنەکەی ئەگەر بە گەرم دەربێنرێ مەسەرەن تۆ لە کیلۆیە گڵۆبە ڕۆژە ئەگەر تەواو گەرم بکرێ ئەنجا زەیتی لە دەربێنرێ ئەگەر لەوانەیە بڵێم دوو ئەوەنە زەیت ئەیە وەک لەوەی کە بە سارد بەپەسترێ و چەوریەکەی لێ دەربێنرێ لەبەرەوە تەنانەت لە زەیتی زەیتونیشە کە یعنی چەند باشە لە ڕۆنی گڵۆبە ڕۆژە لە هەموو هەشتەکانە بە گەرمکردن و بە ساردکردن هەیە لەبەرەوە زۆربەی بەداخەوە لە وڵاتی ئێمە زۆر جار لێبڵەکان یعنی ئەو وەرەقانەی کە لە هینەکە دراوە کە لە شوشەی ڕۆنەکە دراوە ئەبێ لێ بنووسرێ ئێستا لە زەیتی زەیتون زۆر جار هەیە لە زەیتی زەیتونەکان نووسراوە ئەمە کۆڵد کۆمپرس یعنی بە ساردی لێ گیراوە کە ئەمە باشترین جۆری زەیتە ئەگەر یان لی نەنووسرێ یعنی ئەو بەدڵنیایەوە بە گەرمیە بەڵێ ئەمە یعنی لەلایەکی تریش ئێمە جۆری کێشەی لە جۆری زەیتەکەیە یعنی ئەمەش کێشەیەکمان بۆ دروستەکە ئێمە ئەگەر بێت و بچینە ناو کیمیای ڕۆنەوە لە پۆلی ئەنساتوریتد فاتمان هەیە یعنی ئۆمیگا ئەوەی کە لە ناو خەڵکا بە ئۆمیگا 3 و ئۆمیگا 6 ناسراوە ئەم زەیتانە زۆر ئۆمیگا 6یان تایە لە وڵاتی ئێمەشە ئۆمیگا 3 کە ئەمانە ڕێشوویەکی یعنی بەرامبەرێکی هەیە کە تقریبن نابێت لە 20 تێپەڕێ یعنی هەر یەک ئۆمیگا 3 ئەبێ بەرامبەری 20 ئۆمیگا بێ و کە لە 4 و 5 بێ زۆر تەندروستێکی باشمان هەیە ئەبێ ئێمە بزانین کاتێک کە ئەم زەیتانە بەکارهێنین ئەبێ بەرامبەرەکەی ئۆمیگا 3 بەکاربێنین ئۆمیگا 3 لە چیا هەیە لە خواردنە دەریاییەکانە زۆرە کە جێی داخە لە وڵاتی ئێمە زۆر فەقیدین لە خواردنی دەریاییەکان بەڵام لە چیا هەیە لە گوێز و لە کەتانە کە لەمانەیە هەیە زۆر باشە کە من داوا لە بینەرانەکەم
هەموو ڕۆژێک لەگەڵ ناو خواردنەکانیانە باکەتان هەبێ بە ڕێژەیەکی زۆریشمان ناوێ بە ڕێژەی کەوچکە چایەک یعنی لە ڕۆژەکەیە تۆ بتوانی کەتان بخۆی ئەدا ئەو خانمانە نەبێ کە کیسەی وردی سەر هێلکەدانیان هەیە ئەمانە کەتان باش نییە بۆیان چونکە نەوعێک لە ئەسترۆجینی تایە باشترەکە من هەموو شتەکان بەوە ئەڵێم کە خۆی باشترە خۆی بیخۆی بەڵام بە مەرجێک کەتان کە ئەخورێ ئەبێ بشکێنرێ چونکە ئەگەر تۆ بیکەیتە دەمت و قوتی یعنی ئاو بکەی بەسەریا ناتوانانی هەرس بکرێ لەبەرەوە ئەبێ بشکێنرێ ئەنجا ئیتر هیوا هەیە شەوەی کاتە ئاو بۆ بەیانی هیوا هەیە دەستکەوانێکی بچووکدا ئەنێ هیوا هەیە خۆی ینی تامیشی ناخۆش نییە تامیشی ناخۆش نییە ینی خۆش نییە بەس ناخۆشیش نییە تۆزە لە گوێز گەڕاوەتەوە تام بڵێ و گوێزیش ینی دووەم خۆراک کە ئۆمیگاتریکی باشی تایە بۆیە ینی ئەوانەی کە گوێز زۆرە خۆندا ئێمەنەڵێن گوێز زیرەکتەکە و شێوەی لەژ شێوەی مێشک دروست کراوە لەبەر ئەو ئۆمیگاتریەیە کە تایەتی بەڕاستی لەبەرەوە ئێمە پێویستمانە ئەگەر ئەمانەت پێ نەکرا ئەتواندرێ لە سەیدەلیەکانە بە تەنیا ئۆمیگا 3 چونکە هەمانە هەر لە سەیدەلیەکان هەیە ئۆمیگا 3 و 6 و 9 ئەمەیان باش نییە چونکە بۆچی باش نییە لە بروی ئێمە ئەگەر زەیتی گڵۆبەڕۆژەمان خواردیان گڵۆبەڕۆژە و چەرەساتەکانمان خوارد خۆی ئەو ئۆمیگا 6مان زۆرە بێ لەبەرەوە سەرسفرەی ئێمە ئۆمیگا 3مان کەمە لەبەرەوە پێویستە کە ئەمانە تێکەڵی خواردنەکان بکەین و یان ئۆمیگا 3 وەربگرین لە شێوەی حەبوو دەنگکۆڵەکان کە ئەتوانێت ڕۆژانە بخورێت. دکتۆرە باسی هینە کرد کونجیت کرد کە ڕۆنەکەی ئەگەر بکرێت کونجەکە خۆی بەکاربهێنرێ یان گوڵە بەڕۆژە ئایا ئیسە بڵین کونجی دوو نوعمان هەیە کونجی سپیەکەمان هەیە کەمە ئەسڵەکەیە ئەوی تریشی کە ئەبرژێنرێت کە کونجێکی ڕەنکەیە گۆڕە بڵین بەقاوەیی ئایا ینی نەبرژێنرێ ئیسفادی زیاتریا ببرژێنرێت تا گوڵە بە ڕۆژێش هەموو چەرەساتەکان هەتا بتوانرێ نەبرژێنرێ بە کاڵی و یعنی ئەگەر برژێنراش یعنی هەر یەک تۆز گەرم بکرێ و ئەبێ زوو بەکاربهێنرێ ئەگەر برژێنرا تەنانەت بۆیە ڕۆنەکانیش خراپە ئەگەر بە گەرم بگیرێن چونکە ئەم ڕۆنە زۆر بەسەریعی ئەستوتێ یعنی زەیت ئیستا خەڵکانێک کە مەسەلەن ئەڵێ من ئەگەر شت سوورکەمەوە زۆربەی لە ماڵەکانە لە بروی ڕۆنی گڵۆبەڕۆژە هەرزانە ئەو زیاتر بەکارێن عین مەسەلەن دڵی نایە بتڵێک زەیتی زەیتون کە بە 15,000 شتی پێ سوورکاتەوە یان ڕۆنی کوردی کە کیلۆی لە 15 من شتی پێ سوورکەمەوە بە پێچەوانەکەی ڕاستە ئەو خواردنەی کە شتی پێ سوور ئەکرێتەوە ئەو خواردنەی ئەخرێتە ناو فڕنەوە چونکە ئێمە زانین هەر خواردنێک کە ئەخینە فڕنەوە بەلای کەمەوە 150 بۆ 180 بۆ 200 ئەیخینە فڕنەوە تەنانەت ئەو خواردنانی کە بۆ کیتۆش دروستەکرێ ئەو کە لە زۆربەی لە چەرەسات و لە بایم و ئەوانە دروستەکرێ نابێ بخرێتە سەروی سەد کە لە سەروی سەد بوو ئەمە ئەستوتێ بە خێرایی ئەستوتێ کە سوتا مادەیەکی کیمیاوی ئەکریلامید دروستەکە کە ئەمە بە ڕێژەیەکی کەم چرچی لە دەم و چاو و بێتاقەتی و دروستەکە ئەگەر ڕێژەکە زۆر بۆ بۆی هەیە تەنانەت یعنی لاسا مەحەڵا شێر 50 دروستکە لە کەسەکانە لەبەرەوە هەر ڕۆنێک کە تۆ زانیت ئەیخیتە دەرەجەیەکی حرارەتی زۆر یان ئاسانتر بیڵێم ئەگەر ڕۆنێک دووکەڵی لێ هەستا یەکسەرە بێ ڕۆنە بۆستێنی فڕێی بێ نابێ بە هیچ جۆرێ بەکاری بێنی بەڵێ گەورەترین کێشەی وڵاتی ئێمە ژنەکان خانمەکانمان کە لە ماڵەوە ئەیکەن ئەو هەڵە گەورەیە کە برنج بە تایبەتی لە بۆ برنجە کە داخیەکەن بەڵام باشترین ڕۆنەکانی تر بۆ سوورکردنەوە زەیتی زەیتونیان ڕۆنی کوردی ئەم دوانە دوو ڕۆنن کە تەحملی ئاگریکی زۆر یعنی گەورە ئەکەن تەنانەت زەیتی زەیتونیش یعنی ئەگەر بۆ ئەو خانمانەی کە کێک دروستەکەن لە ماڵەوە ئەگشتەی کە ئەخرێتە فڕنەوە یا ڕۆنی کوردی یعنی ئەوەی کە لە ئاژەڵەوە دەرهاتووە یان زەیتی زەیتون ئەم دوانە بەکاربێنن. دکتۆر ڕۆنی کوردی زۆر قسەباسی لەسەر ڕەکریانی هەنێگەڵێ زیانی هەیە نەگەڵێ زیانی نییە کێ بۆ کێ باشانی بیخوانی کەسێکە ئەگەر تەندروستی بە جۆرێک بێت مەسەلەن لێ قەدەغە بکرێ نەیخوات. بەڵێ خۆی ڕۆنی کوردی باشترین کات یعنی کە کاتێک بیخۆی ئەبێ سەوزەی لەگەڵا بخۆی ئەم ڕیشاڵانەی
کەتیایەتی ناهێڵێت چاوریەکە زۆر بمژرێ و زۆرین بکە لەبەرەوە باشترین کاتێک کە ئێمە بیخۆین یەکەم وەکو باسم کرد بە ڕێژەیەکی کەم بیخۆین یعنی زیادە خۆری تیانەکەین دووەمیش لەگەڵ شەکر و شیرینی و ئاردی سپیان نەخورێ یعنی بەڕاستی ئێمە ئێستا زۆر جار ئەم لقمە قازی و ناوساجی و ئیشی هەویرەکان ئاردەکەی سپیە شەکری تایە ڕۆنەکەش زۆر جار هەیە کە ڕۆنی گوڵەبە ڕۆژەیان ڕۆنی گەنمەشامی و ئەستوتێنرێ یعنی تۆ هەمیشە با دوژمنەکانت هەوڵ بە کەمترین دوژمنت هەبێ بەس تۆ کاتێک کە زلوبیا یان ناوساجی ئەخۆی تۆ بزانێت کۆمەڵێک دوژمن ئەەکەیتە گەدەی خۆتەوە لەبەرەوە هەوڵ بدرێ ئەمە نەکرێت باشترە بۆکوتم چەرەساتەکان بەکاڵیەتە نازانم لەوانەشە من هەڵە بم تام زۆر جار خەڵک ئەڵێ تام یعنی تام شتێکە لە زمانە فێرەبی ڕایی لەسەری یعنی ئێستا ئێمە زۆر جار من دایکم بینیوە و توێتی تۆ سەیری بەختی ئێمە بکە مناڵێکی ئەوروپی یان مناڵێکی خارجی ئەهێنی سەوزەکە چەند جوانەخوا کەچی مناڵەکەی ئێمە نایخوا ڕقی لێتی ئەخر ئێمە ڕاهاتنە لە مناڵ لە بچووکیەوە تەنانەت یعنی شتێک کاتێکە تۆ خواردن ئەی بە مناڵ یەکەم خواردنت ئەبێ سەوزە بە سەوزە دەست پێ بکەیت نەک بە میوە ئەبێ هەشتمانی تەواو کردمە ئەو مناڵە سەوزەی تەواو خواردبێ بە تامەکانی سەوزە ڕاهاتبێ ئەنجا تۆ میوەی بیتێ چونکە ئەگەر سەوزەتیایە ئەو بە ئاسانی ڕایەت بە تامی میوەکە بەڵام کە تۆ میوەتیایە ڕانایەت بە تامی سەوزەکەی یان مەسەلەن جاران ئێستا باشترە خانمان یعنی زیاتر سەقافەتی خواردنیان زیاتر بۆ جاران تریتی نانەکرا نانی سپی ئاهێنرا چای پیا ئەکرا و عیارەیەکی شەکری بەسەر ئاکرا و درا بە مناڵەکە ئێتۆ مناڵێک کە تریتی چاپ خوا کە هەمووی شەکرا دوایی چۆن سەوزەیەکی پێخورێت چۆن ڕایەت لەبەرەوە ئێمە بازما وا بکەین خۆمان و خێزانەکانمان ڕابین بە هەموو جۆرە تامێک هەموو تامەکانمان لەلا خۆش بێت بۆ ئەوەی هەموو تامەکانمان لەلا باش بێ ئێمە چونکە بەڕاستی وەکوتم خواردن چێژی ژیانە بەڵام تامکردنی هەموو جۆرەکان چێژ لەوەیە یعنی تۆ هەتا شتی تەنانەت تاڵیش خۆتڕانەهێنی لەسەر شتی تاڵ خۆتڕانەهێنی لەسەر شتی بێتام چاگیاییەکان هەمانە هەمووی وەرنەگری نازانی تامە خۆشەکە کامەیە طبعا دانیار لەسرم چێژ و ینی ئەوەی کە مناڵ فێر بکرێ بەڕاستی هەرواشە ینی سە تۆ جار وایە کە شتێک زۆر نەو خواردووە یەکەم جاری خۆی پێت ناخۆشە یەک دوو جارێ خۆی دوای ڕای لەگەڵا حەزت نەخورێت ینی ڕاستە هەموو شتێ وایە ئێستا من بۆ خۆم لە ماڵەوە هەموو ئێوارەیەک شەربەتی سەوزاکەم یعنی لە جیاتی ئەوەی تۆ بچیت لە بازار هەم نرخەکەی گرانتر مەسەلەن شەربەتێکە چۆنێک بێ لە 1000 کەمتر نییە کوچی سەوزە دکتۆری سەڵین تۆ هەر سەوزەیەک لە ماڵەوە هەبێت ئیکەم بە شەربەت ئیکەم بە جیازی وردکردنەکە ڕەنگە زۆر خۆش بێت ئەتوانی نعنا تێکەڵی مەسەلەن کەرەوز و نعنا لەگەڵ ئاوی لیمۆ یان ئاوی نارنج هەر سەوزەیەک کیوی گێزەرێک ئەتوانی تەنانەت مەسەلەن سێوێکی سەوزیش ئەتوانی تێکەڵی بکە بیکە بە جیهازەکەیە هەمووی وردەبێ وەکو شەربەتی لێ سێوی سەوز زۆر مزر و خۆشە بەس سێوی زرد یەکەم ڕەنگەی تێکەچێت دووەم خۆشیش نیوە بزانم بۆ خواردن خۆی هەموو میوەیەکی باش ئەگەر تەندروست بێ بە خێرایی ئۆکسێتێکەچێ یعنی فەرقی بینی سێوێکی چۆن بزانی ئەم سێوە تەندروستە بیهێنە بیشکێنە و داینێ دوای 5-6 دقەیەک سەیریکە ئەگەر ئەو سێوە تەندروست بێ و ئۆرگانی بێ یەکسەر سەیرەکەی ڕەش هەڵەگەڕێ ئەگەر تەندروست نەبێ سەیرەکەی دوای 3-4 سەعاتیش هەندێک جار هەیە وشک بۆتەوە بە 3 ڕەش نەبووە تا ڕەش ببێتەوە زۆرترە بێ لەبەرەوە لە شەربەتی سەوزەکانی شاهەتا بتوانی سەوزەکان خۆیان بێت یعنی ناڵێن بە ئاوی لیمۆ ئەتوانی بە نارنج ئەتوانی تامی خۆش بکەی بە ترشی سماق ئەتوانی تامی خۆش بکەی نعنا زۆر یعنی تامی تایبەتی ئاەتێ ئەتوانی بە لیمۆ بەسڕایی حتا تەنانەت دەتوانی لیمۆ بەسڕایی بکەیتە ئاو یەک دوو ڕۆژێک لە ئاوا بێ بەڵام ئەبێ لە سەلاجە هەڵگیرێ لە بروینە وەک لە دەرەوە خراپ ببێ دوای ئەوە یعنی تێکەڵی بکەی ئەکەوێتە سەر ئەو تامەی کە تۆ حەزت لێتی
ئەتوانی بیکەی دوای ئەوەی کە خورما و مەسەڵەن پەرداخێک ئاوت خوارد ئەتوانرێ خەڵکەکان بچن نوێش بکەن لە پێشە باش نییە بە شەربەت ڕۆژوو بشکێنرێ ئەبێ بە خورما و بە ئاو چونکە ئاوەکە یعنی ئاوت بۆ ئەگەڕێنێتەوە تۆ بە درێژایی ڕۆژەکە ئاوت نەخواردەوە لەوانەیە ئیشێکی زۆرت کرد بێ ئیتر بەرە وەرزی گەرما ئەڕۆین ئارەقەکەینەوە ئاوەکە باشە دوای ئەوە کە هاتیتەوە دەستت کرد بە خواردن ئەنجا لە جیاتی ئەوەی تۆ شەربەتێک بخۆیتەوە کە هەم ڕەنگی تایە هەم شەکری تایە هەم زۆر جار هەیە جێداخە بە ساردیش یعنی بۆ ئەوەی خۆشتر بێتامی سەواڵێکیش پارچە سەواڵێکیشی تێکن کە ئەمە یەکسەر تووشی بەدهەرسی یان گران هەرسکردن یان تەشەنوجی گەدە ئەو کەسە جارێ ئەگەر یەکسەر مباشەرەتەن ڕۆژوەکەی بە شەربەتەکە بشکێنێ لەبەر ئەوە تەندروستە کە تۆ هەر ئاوی بەلوعەکە بێنە بیکەرە ناو جیهازەکەتەوە سەوزەکانیشی تێکە باوردیکە هەر بە هەمان شێوە تەنانەت ئاویش ئەبێ ئەو ئاوی کە لە بەلوعەکە ئەیهێنیت هەر ئەوە بێت بخورێتەوە ئەنجا ئیتر سەوزەی تر یعنی خواردنەکانی تر چییە تۆ دوای ئەوەی کە ڕۆژەکە چکان پەرداخێکیش لەو سەوزەیەت خواردەوە دڵنیام ئیتر تۆ زیادە خۆریشت پێ ناکرێت لە خواردنەکەیە دکتۆر ئاماژت بە ڕۆنی زەیتون کرد زەیتی زەیتون ئەمە چۆنی بەکاری بێنین هەندێکیان هەیە وابزانام لێی نووسراوەکە بۆ سوورۆکردەوە نابێ دەروەکو بۆ زەڵاتەوە بۆ خواردن بەکاردن ئەو گرنگە کە ڕێنمای بین بە هاوڵاتیان جێ بکاتەوە بەڵێ لە مارکێتەکەش بپرسێ لە کامیان بۆ سوورکردنەوە بێکامی خۆی ینی لە شوشەکان نووسراوە یەکەم لە زەیتی زەیتونە کە ئیکڕی دووشتە لە شوشەیەکی ئاویان نەبێ لە شوشەی ڕنگ سەوزیان ڕەنگی ڕەشا بێ دووەم لێ نووسرا بێ کە بە کۆڵک یعنی بە سارد گیراوە بە گەرمی نەگیراوە دووەمیش ئەوەی کە پێڵەن ئەکستراڤێرژن یعنی هێشتا زۆر گەنج بووە نینە کەس پێ نەگەشتووە زەیتونەکە کە کراوە هەندێک لە زەیتی زەیتون هەیە لێ نووسراوە پۆماس کە ئەمە ئەڵێن بۆ خواردن ئەشێ کە ئەمە باش نییە خۆی لە ڕاستیا زەیتی زەیتون نییە ئەوە خراپترین جۆری زەیتی زەیتونە پۆماس لێ حد لە سەر شوشەکان نووسراوە ئەمە ئۆلیڤ ئۆیڵە یعنی زەیتی زەیتونە و لە خوارەوەی نووسراوە پۆماس کە ئەمە زۆر جار هەیە ئەڵێن ئەمە بۆ گەرمکردن ئەبێ لەبەرەوەی ئەم پۆماسە پاشماوەی زەیتی زەیتونەکەیە لە یەکەما لێ گیراوە هەموو ڤیتامینەکانی ڕۆشتووە چی ماوەتەوە هەر خۆی ماوەتەوە خەڵتەکەی ماوەتەوە دیسان گەرمەکرێتەوە زەیتی تری تێکەڵەوە ئەگەر نەبم بە دیعایەکی خراپ نەکەم بۆ زەیتەکان نەخێر هیچ ئیسفادەی نییە و هیچ ڕاستی نییە لەوەی کە پرسیارەکەی کاکدانیار کە ئێمە چ زەیتی زەیتونێکیان ئەم زەیتی زەیتونە ئایا کە ئەڵێ بۆ خواردن ناشێ ئێمە دووشتمان هەیە ئەگەر تۆ ڤیتامین و کانزاکانی ناو دینەکەت بوێ ئەبێ لە سەروی سەتەوەی نەکەی یعنی مەسەن ئێستا من خۆم لە ماڵەوە برنج بە زەیتی زەیتون لێنێم بەڵام زەیتی زەیتونەکە کەمە ناو منجەڵەکەوە یەکسەر ئاوەکەشی تێکەم نایەڵم داخ ببێ ئەمە ئیسفادەکەی لە دەست هەیە داخیەکە بەم داخکردە خۆی سوودێکی هەیە و قازانجێکی هەیە سوودەکەی ئەوەیە کە ناسووتێ زەیتی زەیتون هەتا زۆر داخ نەکرێ ناسووتێ یعنی بەرگی پلەی گەرما زۆرەگرێ بەڵام ڤیتامینەکانی سوودەکەی ناوی تیاچێ بەڵام خراپ نابێ بەڵام زەیتی گوڵۆبە ڕۆژەیان زەیتی گەنمەشامیە هەر زەیتێکی ترکە بەکاری ئێنین ئەمە نەخێر یعنی کە داخیەکەی ئەسووتێ یعنی جگە لەوەی کە سوودەکانی تیانە ئەو مادە ئەکریلامی دەش دروستە بێ لەبەرەوە باشترین زەیت ئەگەر ئێمە لە توانامانە هەبێ تەنانەت باوەڕتان نەبێ ئەگەر ئێستا خانمانیش گیان لە قسەکەم بێ ئەڵێن بەخوا ڕاستە تۆ زەیتێک بکڕی بە 3000 زەیتێک ئەکڕی بە 15000 هیچ گوێ نایەتێ ئەگەر من کوبەکەم تیا سوور کردەوە یان شتەکەم تیا سوور کردەوە و باقیەکەی ئەڕێژم ئەمە ژینگەمان لێ پیسەکە ئەمە دوای نازانی بیکەیتە چی لەوانەیە بیکەینە ناو زێرابەکانەوە ئاوەکەمان بگیرە بەڵام کە من کڕیم بە 15000 ڕەزیلی تیاکەم کەواتە خواردنێکی باشم خوارد زیادە مەصرفم تیانە کرد لەبەرەوە زەیت من ناڵێم هەمیشە زەیتی زەیتون بەکاربێنن ئەڵێم زەیتەکانی کەش بەکاربێنن بەڵام کە زەیتی ترت بەکارهێنا یان گوڵەوە ڕۆژە و چەرەساتەکان کە باشترین لە خۆیانەوە یەکسەر لە خۆیانەوە
چاوریەکە وەرگری باشترین سەرچاوەن بەڵام نابێ بسووتێنرێ نابێ کۆن ببن یعنی ئێمە هەمومان کاتێکە گوڵە بە ڕۆژا خۆین زۆر جار یا فستقیان هەر چەرەساتێک ئەی خۆی جاری وایە لە ناو دەم تا هەستەکەی ئەمە تاڵە ناخۆشە زۆر کەس یەکسەر قوتیاڵە چی بکەم بە تایبەتێکە لە ماڵانە بێ نابێ بە هیچ جۆرێ ئەمە قوت بگرێ وەکو زەهر وایە ئەمە ئەگەر کەڕووی کرد بێ کەڕووە ئەگەر تەزەنۆخی کرد بێ هەر زۆر خراپە لەبەرەوە بە خێرایی ئەبێ ئەو کەسە عفو یعنی بیتفێنێتەوە و تەنانەت ناودەمیشی بشووە لەبەرەوە لە کاتی چەرەسات خواردنە ئەبێ زۆر ئاگاداری ئەکسپایری چەرەسەکان بین ئاگاداری هەڵگرتنی چەرسەکان بین و لە ڕۆنەکانیشا بە هەمان شێوە بەردەوام ببین دەچین لای ناوبڕێکی کورت و دواتر چین لای شێفەکە مامزانین ئەو چی ئامادە کرد و ڕای جەنابیشت چێ لەسەر ئەو خواردنانی کە ئامادەی کردووە ئازان دەچین لای ناوبڕێکی کورت و بەردەوام دەبین. بەڵێزان خۆشەویستان بەردەوام دەبین بەرنامەکەمان بە سپۆنسەری دۆلفینسیەوە لەگەڵیشیدا نەخۆشخانەی بەخشین سۆرجان شێفەکەمان کۆمەڵی خواردنی ئامادە کردووە ئەم لەوەوە دەست پێ بکەین ئەمە خواردنێکی مریکیە بەڵێ چیکیە خواردنێکی چیکیە لێرە بەڵێ سنگی میشمان بەکارێنەوە لێرە فرێش هەروە بێتەوە بیبەری ئەلوان لەگەڵ پیازە لەگەڵ تەماتەیە جێزەریشمان بەکارێنەوە ئەوەش سەرخۆش پەنیرمان بۆ زیاد کردو بۆ سەرەوەی پەنیری پەنیری مۆزەرەلا بوو مۆزەرەلا دەستەکانە خۆش بێ شتەکان زۆر باشە بەس ئێمە ئەگەر ڕێگەم بەی لە تاما شێف بەڵام وەک ڕووی تەندروستی باس دەکەین ئێستا کاتی پەنیری کوردیە و گیایەکی زۆر جوانمان هەیە پەنیری کوردی ئێستا هەموو نەک بەس پەنیر ماست و هەموو ئەو بە شیرەکانی لەبەر ئێستا گیایەکی باش هەیە هەمووی ئۆمیگاتریەکی کە باسمان کرد وتمان لە خواردنی ئێمە زۆر کەمە ئێستا یعنی ئەو ئاژەڵە کاتێک کە گیا ئەخوا ناو بەرهەمەکەی ئۆمیگاسیتیایە کە کەوتە سەر کا خواردن یعنی کە گیا نامێنێ گژوگیا نامێنێ و ئەکەوێتە سەر کاو یعنی پوش و ئەوانە بخوا ئەمجا ئۆمیگا 6 زۆرە بێ لەبەرەوە ئێستا فرسەتە یعنی داوا لە بینەرانەکەم هەتا ئەتوانن ئێستا بەرهەمە ئاژەڵیەکان و هینەکانی کوردەواری زۆر بخۆن پەنیری کوردی هەیە ئەوە بەکاربێنێت بۆ ئەتوانی بەکاربێنی من بۆ خۆم پەنیری کوردی ئەم لە ڕنە و یان بۆ پیتزای بۆ پارمەزانیش باشە پارمەزان بەڵێ پەنیری پارمەزانی زۆر باشە هەمویان باشن ئەگەر لە کوالیتی و یعنی بە شتێکی باشە بێن بەڵام ئێمە کە شتێک هەبێ من ئەو نازانم چۆن هاتوو بۆ لام مادی حافظەی تایانتیانە بەڵام پەنیرە کوردیەکان زۆربەی من 100% یعنی گەرنتی ئەم کە لە لادێکانە هیچی مادی حافظە نیە و هەمووی کوشتی کوردەواری خۆمانە دکتۆر بامە قسەی لێرە پرسیارەکەم بەس پەنیری کوردی خۆمان بڵێن بۆ شێوازە ئەوە هی نابێت جوانی نابێت نازانم تاقی نەکردێتەوە بەس بۆ سەڵاتە خۆشە پەنیری کوردی خۆمان بەس بۆ ئەمە شێوە بۆم شێوەیە نابێت مەسەڵەن بۆ ناو فڕن و بۆشت تا سا بەکاریش نازانم من خۆم بەکارم هێناوە بەس ئیتر ڕۆنی زەیتونی شێوەزان بەکارهێناوە شێف باشترین یعنی لە کاتێکە کە شتەخیتە ناوفڕنەوە زەیتی زەیتون لەگەڵ ڕۆنی کوردی و کەرەی کوردی و ئەمانە کە زۆر باشن پیازی بەکارهێناوە پیاز زۆر باشە پیاز هستامین بلۆکەرە ئێستا بەرەو بەهارە ڕۆین حساسیت زۆر بەمان یعنی بەو شتانە یعنی بەجەوەکە و بە حساسیت زۆرە بێ لەبەرەوە پیاز باشتری یعنی شتێکی زۆر باشە ئێستا من ملاحەزەی دووشتم کرد لە سوپەکەشیا شێف زەردەچەوی بەکارهێناوە وانە نازانم یعنی مکەوناتەکەی چییە بەڵام زەردەچەوەش یەکێکە لەو خواردنانەی کە دژە ئیلتیهابە یعنی ناهێڵ لە ئیلتیهاب لە لەشا بێت یعنی ئیلتیهاب کەمەکاتەوە هەم علاقەیە بە حساسیەتیشەوە لەبەرەوە هەم زەردەچەوەکە زۆر شتێکی باشە هەم پیازەکەی کە بەکارهێنراوە شتێکی تریش کە هێلکەشە یەکێک لەوانی کە دیسان حساسیە کەمەکەنەوە لەبەرەوە باشترین کاتێک کە کەسێک هەستەکە حساسیە یان کۆکەیەکی هەیە یان سنی ئەیەشێ یەکسەر ئەوە کاتە هێلکە و ڕۆن ئەتوانێت دروست بکە بە زەیتی زەیتون پیازێکی تاسوور بکاتەوە دوای هێلکەکەی تێکە کەمێ زەردەچە و کەمێک ئاڵەتی ڕەش چونکە ئاڵەتی ڕەش مادەی پێپەرینی تایە ئەمە یارمەتی مژینی ئەو مادەی کەرکمینەکە ئەیە کە لە ناو زەردەچەوەکەیە هەیە سەبارەت بە برنج بە پڵاوی باشترێکی یان بە قوڵی بخورێت
دووشت هەیە هەندێک ئیکا بە پڵاو دوایی یەک دنیا ڕۆنی قرچاوەکە بەسەریە و یەک دنیاش ئەخوا ئەڵێ بووە بە هین یعنی لەبەرەوە بیخۆن لەبەرەوە ئەگەر تۆ ینی بە قوبلیش بیکەی بە بێهینیش بەڵام ڕۆنێکی تەندروستی تێکەی ڕێژەیەکی کەمی تێکەی وەکو یەک وایە و ینی بە کەم بیخۆی ئەگینا خۆی برنج ڕاستە یعنی ئێمە زۆر خەڵکیان لەسەر ترسانوە برنج خراپە برنج خراپە ئەگەر برنج بە ڕێژەیەکی کەم بیخۆی لەبەرەوەی هایپۆ ئەلەرجی یعنی حساسیە کەم دروستەکە بۆ زۆربەی خەڵکەکان ئەگونجێ بەڵام بە ڕێژەیەکی کەم نا بە ڕێژەیەکی زۆر هیوا هەیە یعنی دائنیشە بەجارێک بە مەفتوحی لەسەر بەلەمێک یعنیستا ئەگەر بە من بڵێ ئەمە من دانیشم لەسەری هەڵەیە ئەبێ قاپێک بهێنرێ ئەم قاپە بە شەحسی خۆت کە تۆ ئەزانی بە چەند تێرە خۆی ڕۆژێک ئەگەر زیاترت تێکرد بۆ ڕۆژی دوایی ئەمە کەم کەرەوە مەیخۆ کەم لەگەڵیشیە سەوزەکان زۆر بخورێ زەڵاتە زۆر بخورێ تەنانەت دەستی خۆش بێ شێف ئێستا مەسەن کاڵەکی داناوە مەسەن میوەکان باشترە کە زۆر میوەکانیش تێکەڵ نەکرێ بە خواردنەکان زیاتر احتیمات بخەینە سەر سەوزەکان خەیار دەستی خۆش بێ زۆر زۆر باشە کاهوو زۆر زۆر باشە ئەم زەڵاتەی تر کە زۆر باشە چونکە ئێمە لە ڕۆژێکە ئەبێ 5 ڕنگ بخۆین 5 ڕنگ ئەنجا ڕەنگەکان ئێستا ئەگەر بینە سەر خەیار سەوزە پرتەقاڵەکە پرتەقاڵیە مثلا کەلەرمەکە ئەمەی تایە سپیە ئەگەر تووری هەبێ سپیە ئەگەر بینە سەر ئێرە سەوزە ینی بەس لەم زەڵاتی شێفە ئێمە هەر 5 ڕەنگەمەکەمان دەست دەکەوێ کە کەلەرمی مۆری تایە کە زۆر باشە هەروەها پەڵپینە کە ڕەنگی سەوزە کەلەرمی سپێ کە ڕەنگی سپێکەیە گێزەرە کە پرتەقاڵیە تەماتەیە کە سوورە لیمۆیە کە زەردە ئەمانە هەموو ڕەنگەکان تەنانەت بۆ پێستیش ئەگەر تۆ سەوزەکانت هەمووی خوارد هەموو ڕەنگەکانت خوارد تەنانە پێستیش جوانە بێت زۆر لێ ئاماژت بە شتێک کرد کە پێش خواردنە چەورەکان وابزانم زەڵاتە و شتین زۆ گرنگە ئەبێتەوە کاریی ئەم زەڵاتە خواردنە کاتێکە خواردنێکی گە چەور بوو بە زەڵاتە بخورێ مەسەرەن کاوە لە هەر کاتێکە بۆ بینەران هەر کاتێک کە شتێکی شیرین دانرا و تحملت نەکرد بیخۆی یان شتێکی چەور دانرا و تحملت نەکرد بیخۆی بیخۆ زەڵاتەی لەگەڵ کە ئەڵەم زەڵاتە یعنی سەوزەکان بە تێکەڵی هەرچیەک بێ پێش ئەوە پێش ئەوە یا پاش ئەوە بەس پێشەوەی بیخۆی بۆی تامەکە زیاتر لە ئەوی تۆرەگری بیخۆی ئەم ڕیشاڵانەی کەتیایەتی تەواو خراپی چەوری و شەکرێکە کەمەکاتەوە لەبەرەوە زۆر زۆر پێویستە ئێمە هەڵەیەکی ترکە بینەران یعنی لە زۆر کەسا ئەیبینم دائنیشە برنجەکە خوا شۆرباکە خوا مەسەن خواردنەکەیەتی ئەیخوا ئاخرشت کە تێری خوارد ئەنجا قاپێک زەڵاتە هێنەی خوا ئەمە تۆواکەی گەدت گەورەترکەی ئەبێ یعنی کەوەکو باسم کرد تۆ دەنکێک خورمات خوارد و بە پەرداخێک ئاوشکانە دوای ئەوە ئەچی تاعاتی خۆتەکە یەیتەوە باشترە ئینجا ئێمە دەست بکەین بە قاپێک زەڵاتە بیخۆین دوای ئەوە ئەو یعنی هەر شتێک لەسەر سفرەکەمان خۆیان بێتی گۆشت بێ مریشک بێ یان پەقلەمەنیەکان یعنی مەرجنیە خۆ ئێمە سەر سفرەمان هەموو ڕۆژێک هەر گۆشت و مریشک و ماسی و پەلەوەرەکانی لەسەر بێن نەخێر ئەتوانین پاقلە فاسۆلیا لۆبیا ماشەکان هەمویان چ بیکەی بە شۆربا چ تێکەڵی برنجەکەی بکەی ئەتوانی هەر یەکێک لەوانە ئەتوانی تێکەڵی زەڵاتەکەی بکەی هەر یعنی تەنانەت قاپێک بۆ ژەمێک خواردن ئەتوانرێ یعنی قاپێکی بچووک هەر یەکێک لە ماشی سۆز ماشی سپیان فاسۆلیا لەگەڵ قاپێک لە زەڵاتەکە تێکەڵی کە توانی کەمێک زەیتی زەیتونی بکە بەسەرا ئەوە ژەمێکی کاملە هەموو شتێکی تایە دکتۆرە هەندێک ماڵ هەیە ئەم ئاو لیمۆی تێکەن لەگەڵ زۆرجان نعنا و سەوزەی تێکەن خۆش و شەربەتی سەوزە ئامادەکەمە تا چەند گرنگە بەم شێوازەوە تایەتێکە سەوزەشی تێکی شێفم زانە سەوزەشتی تامی خۆتە بۆ تامی خۆیەتی ئەگینا لەسەر سفرە باش نییە زۆر نە ئاو بخورێتەوە نە شەربەتەکانیش بخورێتەوە لە بەرەوەی واد لێکە گەدەت گەورەتر بێ ینی تۆ ئەو ڕۆژانە کە ڕۆژێک بە ڕۆژووی کە معیدت بچووک بۆتەوە گەورەی مەکە بە خواردن گەورەی مەکە واز بێنە تۆ خواردنەکەت بخۆ بۆ ئەوەی ئەو ترشی گەدەیەش لە گەدەیە هەیە خواردنەکەت بۆ وەرزکە دوای سەعاتێک
لە نان خواردنەکەت کە لێ بوویتەوە ئەنجا سوراحی و ئاوەکە لە لای خۆت دانێ ئەگەر ئاوالی مۆیتیا بێ مەسەڵەن نعنا ئەتوانی تێ بکەیت توانی خەیاری تێ بکەی ئەمانە هەمووی بۆ ئەوی ڕیشاڵت هەبێ ئەتوانی بیخۆیتەوە هەر نیو سەعات جارێ پەرداخێک ئاو بخۆیتەوە ئەمە وات لێکە هەتا سەعاتێک پێش خەوتن ئیتر ئەتوانی واز لێ بێنی چونکە ئێمە ئاویشمان بە ڕێژەی و خواردنی کە ئیخۆین یعنی ئێمە وا هەست نەکەین وەڵام من بە ڕۆژەکە مادەم ئاو ناخۆم خواردن ناخۆم کاتە ئاویشم پێویست نییە ئەو بۆ خواردنەکانە ئەگەر ئیش نەکەی یعنی جوڵە و حرەکە زۆر جارێ ئێمە جوڵە و حرەکەی ئیزافی ئەەکەی عراقەکەیتەوە لە بەرەوە پێویستت بە ئاوی زیاترێ بێ لە بەرەوە هەر دوای نان خواردن بە سەعاتێک ئەنج دەستکە بە ئاو خواردن. زۆر باشە دکتۆرە شتێک کە ئەوزام شێف میوانەکانی پێشووترم قسەی لەسەر نەکرد بێ جۆری ئەو کەلوپەلانەیە کە خواردنی پێ ئامادە بە دڵنیاییەوە ئێستا ئەم منجەڵانە کە شێف بەکارێنێ دەستەکانی خۆش بێ کەوچکەکە زۆر باشە لە بروی لە دار دروست کراوە بە مەرجێ بزانین دارەکە جۆرێکی باش بێ بەڵام جۆری منجەڵەکان ئیشاڵڵا شێف بیگۆڕە بۆ بە جۆرێک بڵێ ستیلی ئەسڵ خۆی دووشتمان هەیە کە زیان بە ئێمە ناگەێنێ شوشە ئەمە کە باشترینەکانە لە دوای شوشە منجەڵی ستیلە ئەم منجەڵانە بۆ کاتێکی کەم خواردنێکی تیاسوورەکەیتەوە یان مەقلوبەیە شتێک ئەکرێ بۆ ئەوی پیانە نووسێ ئەمانە بەکاری بهێنرێ خراپ نییە زۆر بەڵام نەک یعنی زۆر جار هەیە ئەم چێشتە کە ئەمێنێتەوە یەکسەر بە منجەڵەوە ئەیخەنە ناو سەلاجەکەش و ئەگەر خواردنەکە ترش بێ ئەوە هەر زۆر خراپتر لە بەرەوە باشترینەکانە کە بەکاری ئەهێنی ئەم منجەڵانە ئیشەڵڵا بیگۆڕن بە منجەڵی ستیل منجەڵی مسیش باشە یعنی کەپەر مس شتێک یەکێکە لەو مادانەی کە لەش تەنانە دیارمەتیتەیە کاربۆیدرێت میمکەی بەس نەک بە ڕێژەیەکی زۆر ناخواردنی تی هەڵ بگیرێ یعنی منجەڵی مز ئەتوانرێ بۆ برنج بەکار بێنرێ هەفتەی 2 جار تا 3 جاریش برنجەکەی تیا لێ بنرێ و دوایی تیا نەهێڵرێتەوە و پاکیش بێ یعنی نەهێڵرێت مسەکە پیس ببێ زیانی نییە بەڵام نابێت بە هیچ جۆرێشتی ترشی لێ نزیک بخرێتەوە یعنی مەسەڵەن شلەیتیا لێ بنرێ بە تایبەتی تەماتە دۆشا و ئەمانە کە مادەیەکی ترشن شتێکی ترماوە برنجەکە بریانیەکەی زۆر جوانە دەستەکانی خۆش بێ بەهاراتەکان هەتا بتانی تۆزێک کەمیان بکەیتەوە لە ڕەمەزانە چونکە تینوێتی زیاتر ئەکا ئاو یعنی هین بە تایبەتی ئەگەر بەربانگیش بخۆی زۆر کێشە نییە بەڵام لە پاشێوە زۆر خراپە شتە تونەکان یعنی ئەو داو دەرمانانەی کە تونن بەڵام زەردەچەوە هەروەها زەنجەبیل ئەمانە شتێکن یعنی داودەرمانێکی زۆر زۆر باشن کە زۆر پێویستە ئێمە وەریگرین تەنانە دیارمەتی هەرسکردنیشە بەڵام زیاخۆری تیان نەکرێ ینی ئیسراف نەکرێ و هەر کاتێکیش زەردەچەوە بەکارهات بۆ کەوچکێکی چا کە زەردەچەوە بەکاربێنی سرە کەوچکێکی چای ئەبێ ئاڵەتی ڕەش بەکاربێنرێ ئەو مادەی پێپەرینەی کە لە ناویەتی یارمەتی مژینی کورکمینەکە ئایا ئەگینا کورکمینەکە بە تەنیا خۆی مژینی پرسیار میوە گرنگە لە کاتی بەربانگە لەسەر سفرە بێیان دوای نانخواردن شەو بخورێت من پێم باشترە نەخورێ لەسەر سفرە دانەندرێ بۆ ئەوەی تۆ بە سەوزە و بە پرۆتینەکان یعنی ئەگەر بین ئێمە بە خطوات بڕۆین یەکەم سەوزەکە بخۆی دووەم پرۆتیناتەکان دوایی کاربۆهیدراتەکە چەندت پێخورا بەڵام تکایە شەربەت و بەتایبەتی ئەم شەربەتانی کە ڕەنگە تەنانەت ئاوی سارد یعنی مەسەڵەن ئەوە ئەگرنەوە پارچە سەوڵێکیشی تێکەن ئەڵێن بافێن و خۆش بێ ئەکە ئەمانە زۆر زۆر خراپە تووشی بەدهەرسی و ئەها دوایی هەستەکە مەعیدەی ئێشێ دوایی هەستەکە شتی قورسی خواردو دوایی هەستەکە خەویەت ئەم علامەتانە هەمویان کە لە ئێسەر ئینسان کە لەسەر سفرەکەت هەستای دوای تۆزێک ئەم علامەتانە تیا بوو یعنی تۆ کێشەت هەیە لە ئەنسۆلین زۆر ڕژاوە مادە خواردنەکانت باش نەخواردووە بۆیە ئەم علامەتانە ئەگیناتۆ ئەگەر بە قیاسی خۆت بخۆیت و بە ڕێژەی خۆت بخۆت هیچ کێشەی نییە لەبەرەوە ئەتوانی دوای 2 سەعاتێک شتێکی ئاوای پێچوو میوەکانیش نابێ زۆر بخورێ باشترە بەقەدر چنی خۆت یەکێکیان ئەو پەڕی زیادەخۆری بکەیت دوانی بە چنی خۆت ئەوە نا میوە بخورێ و باشتریشە ئێستا چونکە کاتەکە زۆر نییە ئەگەر زوو بخەوی باشترە ئەسڵان هەر میوەکە نەخۆیت و یعنی تەعویزی بکەیتەوە بە سەوزەکان و لە میوەکانیشا مەسەڵەن گێزەر ئێستا کە زۆر هین نییە خۆی شووتی ئاویتیایە شتێکی باشە
تەنانەت لە پارشێوانیشا سەوزەکە ئەگەر سەوزە بخۆی تینو نابی یعنی زۆر کەسێ تەنانەت بۆ ڕێژەی میسکردن و ئەوانش پێتەڵێ کە تۆ خەڵەتت سەوزە خواردووەیاننا ئەگەر تۆ لە پارشێوە بەس هەستی برنج بخۆی یانان بخۆی یان ماست بخۆ چاپ بخۆی سیرەکەی بەیانی بە زوویی بە خێرایی هەموو ئاوەکە بێ بە میزوی تر تۆ هەست بە تینەتێکی لەبەرەوە قاوە چا ئەمانە هەتا ئەتوانرێ نەخورێ ئەگەر خوراژ چای سەوز بیان چای گیاییەکانی تر چای لێرەوە بە خانمان بڵێم چای گوڵەبەی بوون کە ئێستا وڵاتەکەمان خوانەی بڕێ گوڵەبەی بوونی زۆر زۆرتیایە ئەتوانێ 4-5 گوڵەبەی بوون بکرێتە ناوخۆریەکەەوە ئاوی تێ بکرێ کە تەنانەت بۆ پێستیش زۆر جوانە یعنی پێست جوانەکە ئەو دەرمانانەی کە لە سەیدەلیەکان و لەینەکانی کڕیت و بۆ ئەوەی کە پێستت جوان بێ دڵنیا بن بە خواردنی سەوزە و چای گیاییەکان هەمووی تەندروستێکی زۆر باشمانە بێ و شکڵ شێوەیەکی زۆر جوانتریشمانە بێ لەوەی کە ئێمە بچینە سەر شتی سوورکراوە و شتی دەرەوە و فاست فود و خواردنە سەریعەکان کە ئەخورێکە دوجار هەموو تەندروستیمان تێکەیە. یاخوا دەست خۆش بێ دکتۆرە یان زەحمەتی کێشا زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆری یایی دەدەر دکتۆرە چیمەن ساڵە پسپۆری خۆراک یاخوا لەش سابێ زۆر سپاسەکەین ئەم دەرفەتت بێ بەخشی دەستەکانە خۆش زۆر سپاس بۆ ڕێنماییەکان ستودی لێوە دەستەکانە خۆش ژ لێرەوە کۆتایی بە بەرنامەکە دەهێنم بەڵێ ئازان خۆشەویستانمان هاتنە کۆتایی بەرنامەی سی گەوهەر هاتە دەچینە لای دوعاکانی مامۆستا شێخ تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار فقنا عذاب النار فقنا عذاب النار. يا رب إخوائي جان إيمان من دام زراوك عاقبة من بخير بيرا يا رب إخوائي جان أما انجر رمضان من لقبول بك بشبي بيروزي قدر من بقينا يا رب العالمين. خۆمان و دایک و باوک و ماڵ و مناڵ و کەس و کار و خۆشەویستان و ئازیزان و بینەران و بیسەرانمان ئیلاهە العالەمین هەر دوعایەکمان هەیە هەچ پاڕانەوەیەکمان هەیە هەر احتیاجی و داماویەکمان هەیە یا رب العالەمین بۆمان دابین بکە. هەر برایەک هەر خوشکێک هەر نەخۆشی و ناڕەحەتیەک لە ژیانیایەتی یا رب العالەمین نەخۆشیەکانی بۆ چارەسەر بکە یا رب العالەمین. تەواوی ئەو ئیماندارانەی داوایان لێ کردوین بۆ دوعای خێر خوای گیان خۆتیان ناسی و ئەزانی مەطلب و داواکانیان چییە یا رب بەدەمیانەوە بچۆ ئیلاهە العالەمین داواکانیان جێبەجێ بکە بەڕەحم و بەزەیی و میهرەبانی خۆت بە لێشاوی فەزڵی خۆت دوعاکانیان گیرا بکە یا رب بەو شێوەیە کە حکمەتی خۆتی خوازێت. ئێمە نازانین چه دوعایەک ضرورە و پێویستمانەکەوە بۆمان بێتە دی و چ شتێکیش خوای گەورە بۆمانە گۆڕێ و حکمت لەوایە کە بۆمان دیاریەکات. یا ربی خۆت حەکیمی دانای عەفو و غەفوری لێخۆشبووی گوناهەکانی یا ربی خوایە ئێمە تەنها داوامان لەسەرە ئیلاهە العالەمین. دوعا و پاڕانەوەکانمان گیرا بکە و عەفومان کە لەم مانگە پڕ لە میهرەبانیا یا رب العالەمین میهرەبان بە لەگەڵمان یا ربی بەڕەحم بە لەگەڵمان یا ربی خوای گیانوکە و عەبدانەی کە گردنت ئازاد کردن لە ئاگری دۆزەخ لە ئاگری دۆزەخ دەربازمان بکە یا رب یا ربی خوای گیان بۆ لەحزەیەکیش ئاگری دۆزەخ و سزای بەرزەخ دەبینین یا ربی بە بەهەشت و ڕەزامەندی خۆتمان شاد بکە یا رب یا ربی لە دایک و باوکەکانمان خۆش بە لە مردووەکانمان خۆش بە ئەوانیان کە کۆچیان کردووە ئیلاهە العالەمین لیان خۆش بە و عەفویان کە یا ربی خوایە سەتری گوناهەکانیان بکە و لیان خۆش بە دەرەجاتیان بەرز کەرەوە لە بەهەشت و ڕەزامەندیەکەی خۆتا یا رب العالەمین. ئەوانەی کە ژیانی هاوسەرەتیان دروست نەکردو بە کەسی باشیان بگەێنە ئەوانەی ڕزق و ڕۆزیان کەمە ڕزقیان فراوان بکە
یا ڕەبی خوای گیان هەچ مسلمانە هەر داوا و پێویستیەکی هەیە بۆی دابین بکە براو خوشکەکانمان لە دەرەوەی وڵات هەر دوعا و پارانەوەیەکیان هەیە ئیلاهە العالەمین بۆیان جێبەجێ بکە تەواوی مسلمانان و ئیماندارانی ئەم وڵاتەی خۆمان ئیلاهە العالەمین یا ڕەبی خوای گیان دڵخۆشیان بکە ئەوانەی نەخۆشی دەروونیان هەیە شیفایان بۆ بنێرە ئەوانەی نەخۆشی جەستەییان هەیە یا ڕەبی شیفایان بۆ بنێرە سەرفرازی دنیا و قیامەتمان کە عەفومان کە و لێمان خۆش بە یا ڕەبی خوایە لە تنگانەی ڕۆژی قیامەت ڕزگارمان کە لە نەڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت ڕزگارمان کە وەرگیز ناڕەحەتیەکان نەبینین یا ڕەبی بەهۆی فەزلی قورئان و شەفاعەتی قورئانەوە یا ڕەب العالەمین ناڕەحەتیەکانی قیامەتمان لە کۆڵکەرەوە بەهۆی شەفاعەتی حەزرەتی ڕەسوول الله وصلی الله عليه وسلم بەهۆی عەفو و مەغفرەتی خۆتەوە یا ڕەبی لێمان خۆش بە و عەفومان کە يا كريم يا الله يا حي يا قيوم برحمتك نستغيث برحمتك نستغيث برحمتك نستغيث اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين ويا خياث المستغيثين.